ئێوارەتان باش خۆشحاڵین ئەم ئێوارەیە لەگەڵ ئێوەی بەڕێز ئەم کۆمەڵە مامۆستا و ئەزیزە لێرە لەگەڵ ڕێکخراوی ئازاد بوون بەشی پەروەردەی ڕێکخراوی ئازاد بوون بە خۆشحاڵیەوە ئەم ئێوارە لە نزیکەوە لەگەڵ نووسەر و مامۆستا سروە نووری ئەزیز لێرە ئەبین بابەتەکەشمان لەسەر بەهای زمانی دایکە. ئەوە پێش ئەوەی خاتوو سروە دەست بە بابەتەکەی بکە هەر لێرەوە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە ئەیناسن و بۆ هەموو ئەوانش کە لە نزیکەوە نایناسن خۆشحاڵ ئەبین کە کورتەیەک لەسەر ژیانی مامۆستا لێرەوە گوێبیستی بین. مامۆستا سروە نووری ئەزیز لە سلێمانی لە ساڵی 1958 لەدایک بووە. مامۆستای بیرکاری و ئیکۆنۆمیە لە ئامادەی تۆڵێنەی شاری ستۆکهۆڵم. لە زانکۆی ستۆکهۆڵم بەشی بیرکاری و زمانی دایکی خوێندووە. لە زانکۆی ئۆریبۆرۆ زانستە سیاسیەکان و لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی بەشی کارگێڕی و ئابووری خوێندووە. مامۆستا سروە خاوەنی 12 کتێبە، هەندێک لەوانە بۆ خوێندون و فێربوونی زمانی کوردیە لە سوید. خاوەنی چەندان وتاری پەروەردەیی و سیاسیە لە ڕۆژنامەکانی کوردستاندا. لە ساڵی 1982ەوە لە سوید دەژی و ئێستا لێرە لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستان لەگەڵمانایە. خۆشحاڵە بین ئەم ئێوارە لە نزیکەوە خاتوو سروە بابەتەکەی خۆیمان بۆ باس بکات. وەکو خۆشی ئاماژەی پێیاوە پێویستی بە 40 دقیقەیەک ئەبێ بۆ پێشکەشکردنی بابەتەکەی مامۆستاگیان فەرموو. زۆر سپاس بۆ ئێوەش کە گوێبیستی مامۆستا بن و ئێوارەتان باش. زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم و بەخێر هاتن. سمینارەکەی ئەمڕۆ دەربارەی بەهای زمانی دایک و هەوڵدان بۆ بە زیندوهێشتنەوەی. لە سەرەتاوە حەزم کرد بەهای زمانی دایک و هەوڵدان بۆ بە زیندوهێشتنەوەی زمانی کوردی هیوادارم بتوانم تیشێک بخەمە سەر بەهای زمانی دایک لەم سمینارەدا. شارەکەی ناڵی دێرە شارەکەی ناڵی کەس بە ئەلفاظ منەڵێ خۆ کوردیە خۆ کردیە، هەر کەسێ نادان نەبێ خۆی تاالبی معناتەکە. بەڕاستی نالی زۆر جوانی هێونیوەتەوانێت. بەپێی یوێن یا یونسکۆی کە لە هەموو کەسێک مافی خۆیەتی بە ئازادی بە زمانی دایک قسە بکە. لە ڕۆژی 21 فەبریوەری ساڵی 1999 یونسکۆ بڕیاریدا بۆ بەرزڕاکردنی زمانی دایکی یاڕۆکو ڕۆژێکی نێونەتەوەی. 6,000 زمان لە دنیادا هەیە و نزیکەی 100 زمان کە قسەی پێ دەکرێت. بەڵام هەمیشە هەڕەشە هەیە لەسەر زمانەکان. لەم 7 ساڵی ڕابردوودا نزیکەی 200 زمان لە ناو چوون. بە بۆنی ڕۆژی 21 فەبریوەری یا ڕۆژی زمانی دایک ماڵپەڕ ڕووداو لە 2021 کە پرسیاری لە کۆمەڵی منداڵان کرد لە بەشەکانی کوردستانەوە. پرسیارەکان ئەوە بوو کە دەتوێت بە چ زمانێک قسە بکەیت و بخوێنی. منداڵێک لە ڕۆژهەڵاتەوە دەڵێ حەزم دەکرد بە زمانی کوردی بخوێنم یا دەستکەم بە قوتابخانە لەبەرەوەی باشتر لە دەرسەکانم تێگەم. لە مناڵێک لە باکوور دەڵێ حەز پێم خۆشە بە تورکی بخوێنم لەبەرەوەی مامۆستاکەم ڕەئی نییە کە زمانی کوردی زمانێکی باشە بۆ خوێندن. هەندێک مناڵیش لە باشوور خوازیارن کە بە زمانی ئینگلیزی بخوێنن. مامۆستا هێمن لە سەرەتای لە تاریک و ڕووندا لە پێشێکی تاریک و ڕووندا دەڵێ لە ژیانمدا ڕۆژی ڕەش و تاڵم زۆر بوون، بەڵام ڕۆژی ڕەش و تاڵترم لەو ڕۆژە نەبووە کە چوومە مەدرسە. مامۆستاکەم بە فارسی تێی ڕاخوریم هیچی تێ نەگەیشتم. هاودەرسەکانم لە هەمویان کە هەمویان لە من باو خۆشتر بوون پێم پێکەنین، زۆر بە خۆم داشکامەوە. لەو بڕوایم کە ئەم ڕۆژە کارێکی دەرونی زۆر خراپی لە مامۆستای من کردووە لە کاتێک کە مامۆستای من لە سەرەتای دەستپێکی قوتابخانەیە بە زمانی کوردی لە دەکەی خۆی خوێندێتی، دوایی کە باوکی نردوێتی بۆ سابلاخ بۆ قوتابخانی سەعادەت. مامۆستاکەی کە خۆی کورد بووە بەڵام فارسیشی نەزانیوە، بەڵام بە زمانی فارسی لەگەڵی دواوە. زمانی دایک زمانی پاراستنی نەتەوە و کولتور و ئەدەب و مێژووی گەلێکە.
ئەمەش دێرە ڕاستیەکی حاشانە هەڵنەگرە لای داگیرکەران و نارانی کورد بۆیە یەکەم هێرش کە کردویانەتە سەر کورد قەدەغەکردنی زمانەکەی بووە تا ئەم ڕۆژ لە ڕۆژهەڵات و باکوور یەکەم ڕۆژی قوتابخانەی مناڵان لە ڕۆژە تاڵ و ڕەشەکانن. ئەگەر کەمینەیەک خاوەنی زمانێکی پێشکەوتی خۆی نەبێ بە دڵنیایی لە توانەوەی لە کولتوری زێورینەدا بێگومانە. زۆر جاریش لە سەرژمێری و ئاماردا زمان دەبێتە فاکتەرێک بۆ پێوەری ئەو کەسە ئایا لە سەر بەچنەتەوەیەکە بە تایبەتی ئێمە لە کوردستان و بە تایبەتی لە باشووریش کە زۆر ناوچەمان تا ئێستا ناوچەی کوردستانی دەرەوەی هەرێمی پێوترێ دەکرێت ئەم پێوەرە بەکار بێ. هەر وەکو 1950 بینیمان لە شاری کەرکووک لەگەڵەوەی کە زۆرینە کورد بوو بەڵام هاوکاتیش مافی نەتەوەی کوردیان لە زۆر کەس سەندەوە بە هۆکاریەوەی کە زمانی کوردی نازانن یا زمانی کوردی نازانن بنووسن. زمان زۆر گرنگە بۆ شونازنامەی نەتەوە یعنی پارێزەری کلتوری با و باپیران و ئەدەب و مێژووە. بەڕاستی خەڵکی جوولەکە زمانی عیبریان زۆر بە جوانی زۆر بە هوشیاری بەکارهێنا بۆ ئەوەی بیکەنە یەکێ لە بنەماکانی نەتەوەی بنەماکانی دەوڵەتی خۆیان یا بنەماکانی دروستبوونی نەتەوەی جوولەکە کە جوولەکە وەک نەتەوە خۆم هەمووان دەزانین کە لە زۆرینەی وڵاتانی دنیا و بەرەو ئیسرائیل ڕۆشتن 1948 بەڵام زمانی عیبریان زۆر بە هوشیارانە بەکارهێنا تەنانەت سەرۆک و سەرۆکەکانیان کە زمانی ئینگلیزی ڕەنگە زۆر باشتریش بزانن لە زمانی عیبری لە ناوی ئێنا لە یەکێتی ئەوروپا لە پەرلەمانەکانی ئەوروپا بە زمانی عیبری ئەوەستن و قسە دەکەن بە شانازیەوە زمانی خۆیان بەکارهێنن. قەدەغەکردنی زمان هەموو زانین کە چ بەربەستێک لە بەردەمی مناڵ و قوتابیا دروست دەکات. بەڕاستی بەهرەکان زەوت دەکات مرۆڤ تواناکانی دەرناکەوێت بڕوای بە توانای خۆی نابێت. یعنی ڕێکەوت نییە لە دوای 11 بەیاننامە 11 ئازاری ساڵی هەفتا ژمارەی قوتابیانی کورد لە ناوەندەکانی خوێندن زانکۆ و پەیمانگاکان زۆر بەرز بووە. مناڵی کورد بڕوای بە خۆی بوو بڕوای بە تواناکانی خۆی بوو. ئێمە چۆن بکەین چی بکەین بۆ ئەوەی زمانی کوردی خۆشەویست بکەین لای مناڵ یا لای مناڵەکانمان. دیارە زۆر شت هەیە کە ینی هەمومان هوشیارین بەوە کە کتێب زۆر گرنگە بۆ پێشکەوتنی زمان بە تایبەتی خوێندنەوەی کتێب بە دەنگی بارز باسکردنی کتێب چیرۆک یاریکردن لەگەڵ مناڵە هەبوونی ئێستا بەهۆی تەکنیکی سەردەماوانەیە زۆر مناڵ بە بەردەوام لە دنیای هەورایە لە ناو ئینتەرنێتە لە دنیایەکی ترایە زۆر گرنگە کە ئەدەبی مناڵ بە دیجیتال بکرێ بوونی هەبێ یان ئامادەی دایک و باوک لە کاتێکە کە مناڵ لە ناو ژیانی ڕاستەقینەکان نییە لە ژوورەکەدا بەڵکو لە شوێنێکی ترە زۆر گرنگە قسەکردن لەگەڵی ئەو شتانی کە ئەیڵێ دوای ئەو شانی کە مناڵ گوێ لێ بێ هەمیشە هەستی خۆشەویستی و وشەی ئارامی با بەناخ و گرنگی شەهر قسەکان ئامۆژگاریکردن نەبێ بەڵکو دیالۆگ بێ قسەکردن بێ بۆ پێشکەوتنی زمانەکە. ئەستری لینگرێن کە کەڵەنووسەرێکی ئەدەبی مناڵانی سویدیا دەڵێ بەڕاستی منداڵەتی بەبێ کتێب بە هیچ شێک منداڵەتی نییە. کتێبەکانیشی بە بەردەوام چا بکرێنەوە بۆی پەیامی خۆیان لەدەست نەدەن بۆی زمانی نوێ لە کتێبەکانە بەکار بێن کە خۆی لە ساڵی 1970 لەدایک بووە. لەم ڕوانگەیەوە گرنگە مناڵ ببینە گەورە ساڵ کتێبە خوێنێتەوە. من ئەگەر باسی ئەزمموی خۆم بکەم لەوتی چاوم کردێتەوە لە دەوری لە کتێب بووم باوکم هەمیشە کتێبێکی بەدەسەوە بووە یا کشتیاری شاعیرەکانی بەدەنگی بەرز بۆ خوێنی دینێتەوە. هەمیشە بە پندێکی پیرەمێردا بە پندێکی پێشینان مەبەستی خۆی وتووە. زۆر جار ئیدۆمێکێ و دایکم کە نەخوێنار بوو زۆر لە ئیدۆمەکانی کوردی بەکارهێنا. ئەمانە هەموو وای کرد کە من کە ئەمڕۆ خەمی زمانی کوردیمە خەمی ئەدەبی کوردیمە سوپاس بۆ باوکم کە توانی ئەو کاریگەری هەبێ لەسرم. سویدی وتەنی مناڵەوە ناکە کە پێی دەڵێ بیکە بەڵکو ئەوە دەکا کە تۆ دەیکەی. سوید وڵاتێکی دیموکراتی دام و دەستگا بەهێزە هیچ هەڕەشەیەکی لەسەر نییە. ئاستی هوشیاری خەڵک بەرامبەر زمان زۆر بەرزە.
هەموو مناڵێک بە زمانی دایکی خۆی دەزەکا بە قوتابخانە 9 ساڵی بە قوتابخانەی بنەڕەتی و 3 ساڵی قوتابخانەی ئامادەیی هەمووی بە زمانی سویدیە. زانکۆکانیش هەندێک زانکۆی تایبەتی نەبێت چەند دەرسێکەیە بە ئینگلیزی ئینا زانکۆکانیش هەمووی بە زمانی سویدیە. و زمانی سویدی لە هەموو قوتابخانەکانە لە هەموو ئاستەکانە یەکێکە لەوانە سەرەکیەکان. من مامۆستای بیرکاریم، بەڵام هەمیشە قوتابەکانم هەند دەدەم بۆ خوێنەوەی کتێب بۆ گەنگی زمان، چونکە ئەگەرەوەم زمانی سویدەکەشیان باش نەبێ بەهێز نەبێ لە بیرکاریش بە باشی تێناگەن، لە دەرسەکانی تریشان بە باشی تێناگەن. لەبەرەوە زمان بناغەیە هەم بۆ سەرکەوتنی قوتابی لە قوتابخانەدا هەم بۆ شناسنامەش وەکوونەتەوە. لە سوید ئەکادیمیەکەیە بە ناوی ئەکادمی سویدیت کە ئینستیتوتێکی کولتوری سربەخۆیە. ئەمانە جگەلەوەی کە ئەمان بەرپرسن لە بەخەڵاتی نۆبڵ بەرامبەر ئەدەب، هاوکاتیش 18 ئەندامە جگە لە نووسەر و زمانەوان یاساناسیشان لەگەڵدایە. لە بواری زمانە زۆر چالاکانە کار دەکەن، فەرەنگی زمانی سویدی بەردەوامی لە بێژەنگی دەدەن، جارێکی تر چاپی دەکەنەوە. وشەی نوێ بە هۆکاری ئەوە زمانی کە لە کۆمەلگای سوید ئێستا فرە زمانە کۆمەلگای سویدی خەڵکێکی زۆر هەیە کە بە زمانی دیکە قسە دەکا. کاریگەری و زمانانەی تر لەسەر زمانی سویدیانی چەندین وشەی تەنانەت کوردیش هاتۆتە ناو زمانی سویدیەوە ئێستا لە فەڕەنگی زمانی سویدیایە. لەبەرەوە بە هوشیارانە کار لەسەر زمانی سویدی دەکەن. هەروەها فەرەنگێکی زۆر دەوڵەمەندی دیجیتاڵیان داناوە، ئەپلیکیشنێکیانەیە هەموو کەس دەتوانێت لە مۆبایلەکە دایبەزێنێ کە ویستم مانای وشەیەک لێ بمەوە یاخود شێوەی تەصریفەکانی ئەتوانێت سەیریکەیت ئەگەر یەکێک پێویستی پێبێت. لەگەڵ ئەمەشە لە ساڵی 2009 سوید یاسایەکی دەرکرد بە ناوی یاسای زمان. ئەم یاسای زمانە بە ئامانجی ئەوەی کە پێگەی خۆی لە کۆمەڵدا لە وڵاتدا نەدۆڕێنێ، بە هۆکاری فرەزمانی کە هاتوت ناوڵاتەوە و بە هۆکاری زمانی ئینگلیزیش کە کاریگەریەکی سۆری هەیە لەسەر زمانی سویدی، زمانی ئینتەرنێتە، زمانی تەکنیکی نوێیە، زمانی موسیقە، یعنی لە زۆر ڕوو زمانی ئینگلیزی زۆر لە هەموو دنیا هاوایە. بەڵام ئەم یاسایەندانە بەس بە ئامانجی ئەوەی کە پێگەی زمانی سویدی بەهێز بێ، هەموو دام و دەستگایەکی دەوڵەت بەرپرسیارەتی لەسەر شانە کە بە زمانی سویدی هەموو ئیش و کاریان بە زمانی سویدی بێ. ناچیتە دەستگایەکی سویدی فۆرمێکە بێ بە زمانێکی تر. ئەگەر کەسێ زمانی سویدی نەزانێت دیارەوەرگێڕ هەیە، کەسێک ئەتوانێت ئامادەکاری بۆ یارمەتی بە. بەڵام وەکوتر زمانی سویدی زمانی وڵاتە و پارێزگاریشی لێ ئەکرێ. جگە لە زمانی سویدی چەند کەمینەیەکێ لە سوید دەژین، بۆ نمونە خەڵکی سامەکانیان پێڵەن لە باکووری سوید و نەرویج دەژین، بەپێی ئەو یاسایە زمانی ئەوانیش پارێزراوە. یا لە ناوەڕاستی باکووری ناوەڕاستی سوید زمانێکی هەیە پێوتێت تونەداڵ، ئەوە ژۆک و کەمینەیەکی ئەسلی سویدی کە لەوێ ئەژین، ئەو یاسایە ئەوانی ژەگرێتەوە کە پارێزگاریان لێەکە. هەر بناڵێکیش کە زمانی سویدی زمانی دایکی خۆی نەبێ، مافی هەیە لە هەفتەیەکە 2 سەعات زمانی دایکی خۆی بخوێنێ، مامۆستای ئەو زمانە هەیە، هاوکاری دەکرێت لە ناو قوتابخانەکە هەر لە قوتابخانەکەی خۆی. ئەگەر هاتو ژمارە قوتابیەکان کەم بوو دەکرێت چەند قوتابخانەیەک لە مناڵەکان لە یەک قوتابخانەدا کۆکەنەوە. هەموو کارمەندێکی پەروەردە و هەموو مامۆستایەکیش هوشیارە بە گرنگی و پێگەی زمانی سویدی، ئاگاداری توێژینەوەکانن، لێکۆڵینەوەکانن، بە بەردەوام لەگەڵ خوێندنی باڵا لەگەڵ زانکۆکانی پەیوەندی بە زمانەوە هەیە، هاوکاریەکەن بۆ زیاتر ئەو توێژینەوانی کە لەم بوارانە دەتەکرێت گەشتونەتە کوێ. چونکە بەپێی هەموو توێژینەوانە کە مناڵێک یا کەسێک زمانی دایکی زمانی بەهێز بێ، بە ئاسانیش فێری زمانی دیکە دەبێت. هاوکاتیش ئەو کەسانی کە فرە زمانن لە وڵاتێکی وەکو سویدا کە بە گشتی زۆرە نزیکەی ملیۆنێک کەس زیاتر کە باگراوندێکی تریانەیە وەکو بڵێن دایک و باوکێکی سویدی بن، ئەمانە سەرمایەکی گرنگیشە بۆ دەوڵەت، هەم لە مەسەلەی تواناکانی فرە کولتوری، یعنی مرۆڤ دەوڵەمەندەکە بیر و بۆچوونی ئینسان فراوانەکە.
ئەمانە زۆر گرنگی پێدەورێ لە وڵاتی سویدا. لە پلانی خوێندنەوە بۆ نمونە پلانی خوێندنەوەی خوێندنی زمانی سویدی لە قۆناغی بنەڕەتیە زۆر بەجوانی ئامانجی زمانی دایک کە زمانی سویدیە لێرە دەڵێ کە زمان ئامرازێکە بۆ بیرکردنەوە پەیوەندی و فێربوون و لە ڕێگای زمانەوە مرۆڤ بە شناسنامەی خۆی دەدۆزێتەوە بە مێژوو ئەدەبی خۆی شارەزا دەبێ هەست و بیری خۆی دەردەبڕێ و هەست و بیری کەسانی دیکە تێدەگا هەبوونی زمانێکی دەوڵەمەند و فرە ڕنگ مانایەکی زۆر گرنگی هەیە بۆ بەتایبەتی بۆ کۆمەلگایەکە فرە زمان بێ فرە کولتور بێ فرە بڕوا و ئاین بێ فرەنەوەی جیاواز بێ ئەمانە هەمووی پێویستی بە زمانێکی پێشکەوت و گەشە کردووە. هاوکاتیش پرسی بە توانایی لە زمانی دایکایە لە زماندا پرسێکی دیموکراسیشە بەڕاستی ئەگەر مرۆڤ زمانی گەشەکردو پێشکەوتوو بێ بە ئاسانی دەتوانێت لە پرسەکانی لە ناو کێشەکانی کۆمەڵا بێ لە پرسەکانی کۆمەڵا بێ نەکرێتە پەراوێزەوە بە ئاسانی لە زمانی ڕۆژنامەتی ئەگا لە زمانی دەنگ و باس لە زمانی سیاسەتمەداران و دەسەڵاتداران تێدەگا وەکۆڵێ گەروشەت نەبێ دڵنیا بە یەکێکی دی لە بری تۆ قسە دەکا بەڕاستی وایە ئەمەش پرسێکی دیموکراتیە ینی زۆر گرنگە بۆ هەوڵدان و بۆ تیشە خستنە سەرەوەی کە هەمیشە زمان گەشە بکە گەورە ساڵێک پێویستی بە 50,000 وشەیە لە خەزانەی وشەیە بۆی بتوانێت لە کۆمەڵدا بەشدار بێ بەڵام ئەگەر چۆن ئەگەیتە ئەو 50,000 وشەیە ینی مرۆڤێکی گەورە ساڵ ئەبێت چی بکەین لە مناڵێەوە بۆ ئەوەی بگەین ئەو 50,000 وشەیە خەزانەی وشە لای مناڵێکی 3 ساڵ 1000 تا 3000 وشەیە لە تەمەنی باخچەدا زمانی مناڵ زۆر گەشە دەکات بە یەکێ لەو ئامڕەزانش کە زۆر گرنگە خوێندنەوەی کتێب بە دەنگی بەرز و باسکردنی کتێبە هاوکاتیش یاریکردن لەگەڵ منداڵە ئەمانە گرنگن بۆ گەشەکردنی زمانی مناڵ مناڵێکی 7 ساڵ کە دەچێتە قوتابخانە دیارە لە سوید لە 7 ساڵەوە مناڵ دەچێتە قوتابخانە بەڵام لە 6 ساڵەوە دەچێتە پۆلی پێش قوتابخانە لەم 6 ساڵیا زمانی مناڵ زۆر کاری لەسەر دەکرێ و بۆ ئەوەی زمانەکەی پێش بکەوێ و کە چۆ قوتابخانە کێشەی زمانی نەبێت مناڵێکی 7 ساڵ نزیکەی 7,000 وشەیە 17 ساڵێک دەتوانێت بگاتە 50,000 وشە لە خەزینەیدا ئەگەر بە منداڵی کتێبی بۆ خوێنرابێتەوە بە دەنگی بارز هاوکاتیش خۆی بە بەردەوام و بێ لە کتێب خوێندنەوە بەڵام هەر 17 ساڵێک ئەگەر کتێبی بۆ نەخوێنرابێتەوە یاخود خۆشی دوایی کتێبی نەخوێندبێتەوە لە 15 تا 17,000 وشە لە خەزانەی وشەیدا تێپەڕ ناکات ئالێرەدا کێشەی دیموکراتی دروستە بێ ئەم کەسانەکە لە ئاستی خوێندنیان ئاستی زمانیان بەرز نییە ئەکەونە دەرەوەی کۆمەڵ بە تایبەتی بۆ نمونە لە ئەوروپا دیاردەیەکی زۆر ئاشکرا دەبینین ئەو کەسانی کە بۆ نمونە دەنگ دەدەن بە پارتە ڕاستڕە و ڕاستیستەکان کە هەمیشە ئەو پارتانە زۆر لە چارەسەری ئاسان دەگەڕێن بۆ پرسە قورس و سەختەکان ئەمانە بە ئاسانی ئەتوانن ڕایان کێشن بۆ لای خۆیان و دەنگیان پێ بدەن لە هەڵبژاردننی دواییە دو هەڵبژاردن لە سوید کە ساڵی پار بوو پارتێکمانەیە ناوی سویدە دیموکراتەکانە هەچکە دیموکراتی نین لە سەدا 20 دەنگیان هێنا بەداخەوە زۆربەی زۆری ئەوانەی کە دەنگیان بۆ ئەواندا ئەوانە بوون کە لە چینی کرێکار بوون کە لەوانی ئاستی ڕۆشنبیری و خوێندەواریان نزمە ئەمانە کێشەی گەورە دروستەکەن بۆ پارتەکانی تریژ و پارتانەی کە بەڕاستی ئەیانوێ چارەسەری کێشە سەختەکان بکەن ئەگەر ڕاستەیەکی تاڵیش بن بە خەڵک بەس پێویستیان بەوەیە کە بگەڕن بە دوای چارەسەری بنەڕەتیە بەڵام لە هەموو ئەوروپا ئەم دیاردەیە ئەمڕۆ زۆر ئاشکرایە لە زۆر وڵاتی ئەوروپاش هاتوونەتە پەرلەمانەوە کە کێشە زۆر گەورە دروستەکە نەکرد بۆ ئەوروپا بەڵکو بۆ وڵاتانی تەنانەت ئەم ناوەش ئەوە تا لەگەڵ وڵاتانی دراوسی ئێرەشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشا دیارە ئاشکرایەکە بەردەوامی ڕژێمە تۆتالیتێرەکان و دەسەڵاتداران و بەم شێوەیە خەڵک هیچ ئەکەوتونەتە پەراوێزەوە هیچ هوشیارێکی ئەوە نییە لە زماندا کە بتوانن بەڕاستی بچنە ناو بەژار بن لە پرسەکانی کۆمەڵا کە خۆی چالاکەوانە ئیشکەن بۆ پرسانە ئەگەر بێنە سەر هەرێمی کوردستان و ئەم دەوڵەتەی کە ئێمە پێوەبەستراوین بەپێی دەستوری عێراق زمانی کوردی زمانی فەرمیە بەڵام تا ئێستاش زمانی کوردی
وەکو زمانی دووهەم لە ناوچە عەرب نشینەکانە ناخوێنرێ. خۆشمان هیچ داواکاریەکمان نەبووە. ئەی باشە بۆ مناڵێکی کورد لە کوردستان زمانی عەربی وەکو زمانی دووەم بخوێنێ، ئەی بۆ مناڵێکی عەرب لە کوردستان زمانی کوردی نەخوێنێ کە زمانی کوردیش زمانی دووەمە. یاخو پەرلەمانتارە کوردەکانمان بە زمانی کوردی هەڵناسر قسە بکەن و گفتوگۆ بکەن. ئەی ئەوانە نوێنەری خەڵکن، ئەم خەڵکە زمانی کوردی زمانی زیکماکێتی بەپێی دەستور، دەستوری عێراق لە زۆر شتا پێمان دەڵێن ئەمە بەپێی دەستور هەیە، ئەی بەپێی دەستور ئەمەش زمانی فەرمیە. هەڕەشە و مەترسیەکانی سەر زمانی کوردی لە بەشەکانی کوردستانە دیارە جیاوازە. بەڵۆکاری و دابەشبوونی کوردستانەوە ئەبینین زمانی کێگرتومان نییە بەداخەوە و بەداکاریشمان بۆ ئەو مەسەلەیە نەکردووە. تا ئێستا زمانی کوردی بە 2 ئەلفوبێ جیاواز دەنووسرێ. تا پێشکەوتنی شورای بەرلین بە 3 ئەلفوبێ جیاوازی ژەنووسرا. کوردانی ئەرمێنیا و ئازەربیجان بە ئەلفوبێی کریلیان دەیانووسی. لە باکوور بەپێی یاسای مادەی 42 لە دەستوری تورکیا دەڵێ تورکی زمانی دایکی سەرجەم هاوڵاتیانی تورکیایە و بە پشبەستن بۆ مادەیە بێجگە لە تورکی خوێندن بە هەموو زمانێکی دیکە لە وڵاتەدا قەدەغەیە. ئەمە شتێکی ئاشکرایە لای هەمومان کە زمانی کوردی زمانی قەدەغەیە. چەند ساڵێک ماوەیەکی کەم دەواازە پەنجەرەیەک درزێکی تێکەوە بۆ فێربوونی زمان بۆ چاپکردنی کتێبی کوردی. زۆر جار لە کاتی هەڵبژاردنە وەزیر و سەر پەرتەکانیان بۆ مەکتەبەکان بۆ قسەکردن. لە ساڵێکیانە وەزیری پێشووتری و کاتی سۆشیال دیموکرات وەزیری دەرەوە ئەنالین بوو بە سەردانی ها بۆ قوتابخانەی کە من کاری لێ دەکەم. لەو کاتانە بوو کە تورکیا خەریب و ئەکرایەوانە و بەڕووی ئەوروپا و هەندێک ڕیفۆرمی کرده بوو لە بەرامبەر زمانی کوردی و بەنسبەت خەڵکی کوردستانەوە. لەو دەرفەتانە زۆر جارم خواستەوە بۆی پرسیارە بکەم بۆ ئەوان پدارە ئەنالین کە وەزیری دەرەوە بوو سەر بە پارتی سۆشیال دیموکرات بوو پرسیاری ئەوم لێ کرد بۆ مەسەلەی پرسی کورد لە تورکیا و کە تورکیا ئەو کاتانە دەیویست ببێ بە ئەندام لە یەکێتی ئەوروپا و ئەیویست بە کەندید وەرگیرێ. پرسیارێکم لێ کرد لەسەر مەسەلەی پرسی کورد لە تورکیا. وتی ئەخیر هەموو جارێکە وەزیری دەروی تورکیا بینم باسی پرسی کوردی لەگەڵەکەم. ئەنالین هاوڕێیکی زۆر دڵسۆز بوو بۆ کورد بەداخەوە کە لە حادیسەیەکا کوژرا لە ستۆکۆڵم. وتی هەموو جارێک پرسی کورد زیندووەکەمەوە لەکە وەزیری دەروی تورکیا بینم. وتی ئەخیر جارکە قسەم لەگەڵ کردووە کۆمەڵە کتێبی بۆ هێناوم. وتی فەرمووها سەیرم کتێبانەکە ئەمە هەموو لە تورکیا چاپکراوە، هەمووی کتێبی کوردی بوو. بەڵام دیارە ئێستا خۆمان نەزانین کە ئێستا تورکیا لە چ وەزعێکایە. ڕاوەست سەنتەرێکی تۆژینەوەیە لە ئامەد ڕاپرسێکیان کرد لە ئەیلولی 2019 چەند کە زمانی کوردیە نووسێ. بەپێی ئەو ڕاپرسیە دیارە لە 600 کەسیان پرسی بوو. بەپێی ئەو ڕاپرسیە لە 18 کوردانی لەو 600 کەسە ئەیانتوانی بە کوردی قسە بکەن و بخوێنەوە و بنووسن. لە 144یان تەنها ئەیانتوانی قسە بکەن. بەڕاستی ئەمە کارە ساتە لە وڵاتی خۆت لە خاکی خۆتا بخوێنی بژیت نەتوانی بخوێنیتەوە بە زمانی خۆت، نەتوانی بخوێنیتەوە بنووسی بە زمانی خۆت. ساڵم کاپلان کە ئەوە وتەبێژی هەدەفە کۆمیسیۆنێکی دروست کردووە بۆ بە دوواداچوون بەسەر پرسی زمانی کوردی. دیارە ئەو دەڵێ کە ئێمە هەوڵ دەدەین بۆ ئەوەی ئەم پرسا بەرزکەینەوانێ و داواشیان کردووە. کەمپینێکیان دروست کردی بوو هەرەو ساڵە لە ساڵی 2021 بۆ فێربوونی زمانی کوردی و چەندین کۆرسیان کردبووە. دیارە ئەمە هەوڵێکی زۆر باشە، بەڵام هەمیشە ترسیان لەسەرە، هەمیشە یاسای تورکیا ڕێگریان لێ دەکا. لە ڕۆژهەڵاتیش بە هەمان شێوە سیستەمی پەروەردەی ئێران ڕێگا نادا خەڵکی کورد لە وڵاتی خۆی لەسەر خاکی خۆی بە زمانی کوردی بخوێنێ. دیارە چەندین هەوڵدان هەیە لەو بوارەیە خەڵکی چالەکەوانان لەسەر حسابی خۆیان بە یارمەتی دڵسۆزان هەوڵیان کۆرس بکەنەوە لە دوای قوتابخانە مناڵان بچن فێری کوردی بکەن. ئەو گروپەی کە وەرانی زمانی کوردیڵێن دیارە گروپێکی ڕۆژهەڵاتە و هەر بە هۆکاری ئەو
چالاکی و بەهۆکاری ئەو خەمخۆریە فێری زمانی کوردی بوون. لە باشوور خەمەکانمان چییە؟ مەترسیەکانمان چییە؟ بەڕاستی لە باشوور مەترسیمان زۆرە بەداخەوە لەگەڵەوەی کە دەرفەتێکی زۆرمان هەیە بۆی زمانی کوردی زمانی زیندوو بێ، زمانێکی گەشە کردوو بێ، زمانە بێ هەمیشە لە هەموو دام و دەستگایەکە بەکار بێ. چونکە دەستور ڕێگاڵ پێەیە ئەگەر تۆ باز لە دەستوری عێراق بکەیت زمانی دووهەمە نەک جوانی دووەمە زمانی فەرمیە لە وڵاتە. تەنانەت لەم هەرێمە بچووکەمانە خوێندن بە دوو زاراوەی جیاوازە بەڕاستی مەکارە ساتە. وڵاتی سوید دوورگەیەکیان هەیە ناوی گۆتلاندا لە باشووری ڕۆژهەڵاتی سویدە بەڕاستی کە قساکەن من زمان لیان تێناگەم ینی زمانی سویدەکان ئەوەندە جیاوازە لە ستانداردی زمانی سویدی یعنی زۆر سەختە بەماوەیان بژی بۆی فێربی بەڵام بە زمانی سویدی خوێنە هەر کتێبانە خوێنن کە منی خوێنەوە لە ستۆکۆڵم. ئەمە بینی ناوێ ینی هونەر نییە کە تۆ زمانێکی هەوڵ بێ بۆ زمانێکی یەکگرتووی خۆت یەک ستاندارد یەک شێواز ئەبێ خەڵکانی بەتوانە ڕێ بکەون لەسەر ئەمە. یعنی بەڕاستی ئەمە خەمێکی گەورەیە تا ئێستاش کە هەروە بەجێماوە بۆ نەوەی داهاتوو. دوایەوە لە زۆر قوتابخانە دەستپێکی قوتابخانە بە زمانێکی دیکەیە ئەمەش کارەساتە بۆ مناڵ ینی مناڵێکی 6 ساڵ بۆچی بچێتە قوتابخانە بە زمانێکی دی بخوێنێ کە تو لە ماڵەوە زمانی بە کوردی قساکەیت لە کۆمەڵە کوردیە. ئەم هەموو کتێب و سەروەت و سامانەی کە ئەمێنێتەوە ئەی ئەمانە چۆن وەریگرین ئەگەر من باوکەم نبوایە ئەو هاندەرم نبوایە کە هەمیشە بخوێنم بە کوردی ئێستا زمانی کوردەکەشم نابوو بەدەنیایەوە. هەرچەنە زمانزان نیم ینی هیچ توێژینەیەکم نەکردو لە زمان بەڵام خەمخۆری و پەرۆشی خۆمە بۆ زمانی کوردی لە بوارەیە کە ئەمەوێ زمانی کوردی هەمیشە زیندوو بێ. یا لە دام و دەستگاکاندا زمانی کوردی بە دوو زاراوەی جیاوازە. هیوادارم واب ینی هەڵە نەبم چونکە زۆر ئەبیستم لە کەسانێکەوە 22 ماکە خۆیان لە دام و دەستگاکان کە بە دوو زاراوەی جیاوازە بینین لە بادینان یا لە دوهۆک و زاخۆ زاراوەیەکە لە سلێمانی زاراوەیەکی ترە. گرنگە چه زاراوەیەکە بزە بێ ڕێ بکەوین لەسەرەوەی چه زاراوەیەکمانە بێ چ زمانێکی ستانداردمانە بێ. دوایەوە قوتابخانە کوردی ئەو قوتابخانە عەرەبیانەی کە لە کوردستانە هەن بۆ زمانی کوردی ناخوێنن یعنی هەموو کەسێکا چێتە وڵاتێکی ترە بێ زمانی وڵاتە فێر بێ. باشە ئەوان لێرە قوتابخانەی عەرەبی هەیە باش مناڵێکە مافی خۆیەتی بە زمانی دایکی خۆی بخوێنێ بەڵام گرنگە زمانی کوردی وانەیەکی سەرەکی بێت لە قوتابخانەکە. لە سوید قوتابخانە هەیە بە فەڕەنسی بە ئینگلیزی لە دوایەوەی کە مناڵ لە پۆلی 5ەوە 6ەوە ئەچێ بەڵام هەمیشە زمانی سویدی زمانێکی دەرسێکی سەرەکیە لە هەموو قۆناغەکاندا. ئەی چی بکەین هەروە دانیشین هەتاکەی. بەڕاستی شت زۆرە دیارە ئێوە زۆر شارەزاترن لە من زۆر بەئەزمونترن لە من بەتایبەتی لە کوردستانە کێشەکانە بینن گرفتەکانە بینن ڕەنگە من لەو دوورەوە بە چاوێکی تر سەیر بکەم زۆر وردەکاری هەیە نایبینم نایلی نازانم بەڵام بە خەمخۆری خۆم ئەڵێم ڕەنگە ئەم چارەسارانە باش بێ ڕەنگە بتوانین ئەکادیمێکی نیشتیمانیمان هەبێ وەکو سوید کە خەمخۆر بێ بۆ زمانی کوردی بتوانین هەمومان لەژێر چەترێکا کۆ بکاتەوە هەموو تواناکان لەژێر چەترێکا کۆ بکاتەوە لێرامە ئەبێ دەستگایەکی حکومی بێ حکوومەت هاوکاری و پشتی ینی هاوکار بێ لەگەڵ ئەم دەستگایەدا بۆ ئەوی زمانی کوردی زیندوو بێ پێش بکەوێ هاوکاتیش پشتگیریەکی گەورە بین بۆ بەشەکانی تر کە ئێمە لێرەین ئەتوانین دەرفەتمان لە زمانی کوردیمان پێش بکەوێ. زۆر گەنجانمان لاوانمان بەڕاستی ڕەنگە هەر نەزانن ئیدۆم ئەگەر بڵێ زۆر بەکاربێن هەر نەزانماناکە چییە ماوەیەک لەمە پێش شتێکم وت لەگەڵ پرزایەکی گەنجم هەبوو تێوە یانی چی لە کوردستانی ژەژی بەڵام من بە هۆکاریەوەی کە جۆم لێ بووە لە دایکم و باوکمەوە دیارە ئاشکرا بوولام یعنی گەنجانی ئەوش نازانن هەندێک پەندی پێشینان پەندی زۆر شتەیەکە لە زمانی کوردی زۆر پێی دەوڵەمەندە ئەم گەنجانە بێ ئاگان لێ. دوایەوە دەکرێت تەکنیکی سەردەم بەکار بێت توانایەکی زۆر هەیە ئەوەندەی بزانم گەنجێکی زۆر لەم بوارانەیە بەڕاستی توانایان هەیە دەتوانێت ئەم گەنجانە ئەم توانانە کۆ بکرێتەوە لەژێر چەترێکە ئەم دەستگایە کۆیان بکاتەوە ئەم سەرەوت و سامانی کە هەمانە مێژوو ئەدەب
لاپەڕسکان کە بخرێتەنە بە دیجیتال بکرێ یعنی ئەمانە هەمووی کارین کە پێویستی بەکردنە بۆی زمانەکە بپارێزین لە ناوچوون لەسەر ئاستی وەزارەتی پەروەردە دەکرێت جارە زمانی دایکە بە ئیلزامی بە لەو ڕاشام کە وایە بەڵام ئەو قوتابخانە ئاهیانەی کە بە زمانێکی دیکە دەخوێنن زۆر گرنگە قۆناغەکانی سەرەتای بنەڕەتی بە زمانی کوردی بێ قوتابخانانی کە عەرەبین زمانی کوردیانە بێ ئەو ناوچە کوردستانیەکانی کرد دەکەوتونەتە دەرەوەی هەرێم گرنگی بە قوتابخانەی کوردی بورێ لەوان کوردە فەیلیەکان کە گروپێکن کە پێویستیان بەڕاستی بە قوتابخانەی کوردیە بۆی زمانی کوردیان هەمیشە زیندوو بێ شتێکی تر کە بەڕاستی کە باسی دام و دەستگاکانی کوردستانەکەین ئایا زمانی کوردی بەکارێن یەکێ لەوانە دادگاکانە لەبەرێ من هیچ خۆم شارەزایی نییە و نازانم پرسیارم لە کاک حاکم شێخ لەتیف کرد بە زۆر جێگای سوپاس و ڕێزەکە چەند هەواڵێکی پێدام بۆ نمونە بە پێی یاسا زمانی کوردی ئەبێ لە دادگاکانە بەکار بێ نەک یاسا ناسای 1992-2007 هەروەکو جەنابیان پێڕاگەیاندەم کە تەنانەت لەم هەفتەیەدا ئەنجومەنی دادوەری بڕیارێکی دەرکردووە کە دەبێت زمانی دادگاکان زمانی کوردی بێ بەڕاستی ئەمە هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە بەڵام گرنگترین شتەوەیە کە ڕێزی لێ بگرین بەکاری بێنین هەنی هەموو پارێزەر و حاکم و دادوەرەکان ئەمە بەکار بێنن یعنی تێناگەم هۆکاری چییە مرۆڤ بە کەمی سەیری زمانی خۆی بکە سەیری نەتەوەی خۆی بکە یعنی بۆ زمانی عەرەبی بەرزتر بێ لە زمانی من یعنی لەبەرەوە هوشیاری زۆر گرنگە بۆ ئەوەی کە بتوانانی زمانەکە و لە هەموو دادگاکانە بەکاربێنێ دیارە ئەو دوو هەواڵەشم هەر پێگەیی کە کاک حاکم بۆی ناردبوون کە دادگاکان نایانێ زمانی کوردی بەکاربێنن ئەگەر هیوادارم بە ڕاستگۆیانە گەیاندەبم کاکە حاکم دەتوانێت سەرنج بی دوایی ئەگەر پێویستی کرد لەسەر ئاستی دەوڵەتی فیدراڵ چی بکەین یەکەم شتەوەیە کە بەڕاستی ئەبێ داواکاریمانە بەبێ خۆمان بیکەین خۆ حکوومەتی فیدراڵ نایە بڵێ فەرموویەوە چیتانەیە بۆتان بخاتە سەر سینەیەکی زێڕین و بمان ناتێ ئەبێ خۆمان بین زمانی کوردی ببێتە زمانی دووهەم لە ناوچە عەرەب نشینەکانە بەرەوەکو هەموو مناڵێکی کورد کە لێرە عەرەبی خوێنێ ئەبێ ئەویش لەوێ کوردی بخوێنێ دوایەوە لە پەرلەمانی عێراقا زۆر گرنگە کە زمانی کوردی بەکاربێ لەو بڕوان کە بە پێوە هەوڵ هەبووە لە ساڵی 2010 کە زمانی کوردی لە پەرلەمانە لە گفتوگۆ پەرلەمانتارەکان زمانی کوردی قسە بکەن بەڵام ئەگەر پەرلەمانتارەکان نەیانەوێ خۆت هەوڵی بۆ نەیەیت دیارەوە هەوڵانەش لە شوێنی خۆی دەمرێ دەبەرەوە زۆر گرنگە کە داواکاریمان هەبێ هەم لەو پەرلەمانتارانەی کە ئێستا لە بەغا دانیشتوون هەم لە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق هەم لە پەرلەمانی کوردستان کە ئەمانە کار بکەن بۆ ئەو مەسەلەیە پاراستنی زمانی کوردی زۆرم لەسەروەت لە بیرچوونەوە و هەوڵدان بۆ گەشەکردنی بە زیندوو ڕاگررتنی بەڕاستی ئەرکێکی نیشتیمانیە ئەبێ هەمووشمان لە خۆمانەوە دەست پێ بکەین زۆر گرنگە هەموو دەستگایەک کە حکومی زمانی کوردی زمانێکی زیندوو بێلای زمانی تەکنیکی سەردەم بەکار بهێنرێ سنتەرێ شتێکە بێ کە ئەمە متوانانە کۆبکاتەوە لە ژێر چەتری خۆیدا هەروەکو پیرەمێر دەڵێ لای من خوێندەوە بە خوێندەواریە خوێندەواریە هەر میلەتێ کە فەنی نەبێ دەردی کاریە خۆزگە خوێندنی ژۆک من ئارەزووەکەم ببینم و نەبێتە گرەی قورسی کەفنەکەم لە پێناوی جوانەکانی کولتوری کوردیدا و لە پێناوی هەموو هەبوونماندا با زمانی کوردی هەمیشە زیندوو بێ زۆر سوپاس بۆ گوێگرتنتان هەر بۆ ماوەی نیو سەعات هەموو ئەم بەڕێزانەی لێرەین پیاسەیەک بەناو شاری سلێمانیا بکەین هەموو ئەو دیمەنانە ببینین کە زمانی کوردی لەسەر شوێنەکان نەماوە لەسەر مارکێتەکان لەسەر دوکانەکان لەسەر لەژێر هەر ناوێکە بەداخەوە پێم وایە بۆتە مۆدێلێک کە ئەگەر زمانی عەرەبی یان زمانی ئینگلیزی بەکاربێنین زیاتر سەرنجی کڕیار ڕائەکێشێ من ڕۆژی هەینی نازانم هێشتا لافیتەکە بۆ شوێنە ماوە یان نا
هەر بەرامبەر بەنزیرخانەی بینایی نووسراوە بەم زوانە مەطعەمی حەزرەت المەوت ئەکرێتەوە. بەڕاستی یعنی زۆر بە خێرایی ڕۆشتم و خۆشم سیاقەتمە کرد نەمەتوانی ڕەسمی بگرم و ئەوە بۆ تەمایل نیگەرانی. زۆربەی کاتەکان ئێمە کە بە خێزانی بڕۆینە شوێنێک بۆ نان خواردن کەسە بەتەمەنەکانمان لەگەڵا بێ مێنووی خواردنەکە بە ئینگلیزیە. باشە فەرز نەکراوە لەسرم من ئینگلیزی و عەرەبی بزانم. لەبەر ئەوە بەداخەوە ئێمە نەک داوای ئەوە بکەین لە بەشەکانی تر بە پێی یاسا و دەستور داوای ئەوە بکەین کە شوێنی زمانی کوردی بکەینەوە بە پێچەوانەوە لە لای خۆمان خەریکە خۆمان پاڵ بە زمانەکەی خۆمانەوە ئەنین و شوێن بۆ زمانەکانی تر ئەەکەینەوە. جارێکی تر دەستخۆشی لێ ئەەکەم سوپاست ئەەکەم بابەتێکی بەپێز بوو. ئێستاش دەرگای گفتوگۆ کراوەیە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە ئەیانەوێ سەرنج و تێبینی یاخود پرسیارێکیان بۆ خاتوو سروە هەبێت. دەستخۆش سروەخان بابەتەکە زۆر گرنگە بە تایبەت ئێمە هێشتا لە ژێر داگیرکاریان بەو مانایی کە ئێستا ڕازاوخانەیڵێ ینی کە هیچ گرنگیەک بە زمانی کوردی نادرێ ئەگەر چی ینی بۆ نمونە لە پەرلەمانی کوردستان یاسای زمانە فەرمیەکان کە دەرکرا و ئینتیقائی لە وڵاتی ئێمە طبعاً ئیش بە یاساکانەکرێ یاساکە وەکو خۆی جێبەجێ ناکرێ ئەوەی سەیر و سەمەرێ ینی لە دوایی دەسەڵاتی کوردی لە سەردەمی ڕژێمی بەعسا زمانی کوردی و دەرسی کوردی لە ناوچەی کە حکمی زاتی بوو وانەیەکی سەرەکی بوو و ئەبوایە دەرەجەی تیا بەهاتایە. ئەنی من ئەم ساڵ کوڕەکەم 12 بووە سوودی لەوەش بینیوە ئەو لەو بڕیارە بینیوە کە زمانی کوردی و عەرەبی لاوەکی بێ بۆی هەبێ هەڵی بژێرێ یا هەڵی نەبژێرێ. ئەنی تۆ ساتە زمانی داکی خۆت زمانی ڕەسەنی خۆت وەلاوە بنێی بەڵام زمانی ئینگلیزی لە پێش زمانەکەی خۆتەوە بێت. ئەمە گرنگی پێنەدانی ئەم نەوانەی ئەبێتە هۆی گرنگی پێنەدانی نەوەکانی داهاتوومان و ئەوەی کە ئێستاش تیا هەمانە. بۆیە پێم وایە کە خۆمان ئەو گرنگیەمان نەداوە بە زمانی کوردی. لە کاتێکە من لە ساڵی 1990 لە سووریا بووم ڕەفیقمان هەبوو کە ئەیان خوێن زمانی عەرەبی ئەبوایە شەستی تیا بهاتە ئینجا دەرەچوو دەرسەکانی کە 50 بەس لە عەرەبیاشە. لێرە شۆڤێنێت نییە گرنگی بە زمانی خۆی ئەیە شۆڤێنێت لەوەیە کە نایەڵێ کوردە ڕەسەنەکان لەوێ بە زمانی خۆیان بخوێنن. دەستە خۆش بێ و دووبارە سوپاس بۆ بابەتەکە. من باسی کێشەکان ناکەم چونکە تۆ باست کرد. پرسیارەکە زیاتر لەوەیە ئایا ئەم کێشەی کە یەک زمانمان نییە یەک ئەلفابەتمان نییە ئایا ئەمە خۆمانین نامانەوێ هەویەکی نیشتیمانیمان هەبێت یا ئەمە فەرز کراوە لەسەر ئێمە. ئەگەر خۆمان بی بۆ واکەین بۆ دەسەڵات لە ناو کوردستانی خۆمان بابڕین باسەکەین کە 30 ساڵە ئێمە نەوە سەربەخۆیەکمان هەیە بۆچی نەمانتوانیوە بۆ لە هەفتەکان تەوان لە هەفتەکانیش هەڵدرا کە بکرێت لە نەوەتەکان لە واقع لە ئەوروپا و لە ئەمریکا هەڵمان نا ئێمە کە یەک زمان بەکاربێنین پێوتە کلاسی کوردشیانی بەکاربهێنرێت بەڵام هەر نەمانتوانی کە تەماشای ئەڵێ بۆ ناتوانین یان بۆ ناتوانین یانی بۆ ملەتێک ئامادەیە بە هەزارەها شەهید بات پێشمەرگە بکات شەڕ بکات بۆ ناتوانێت زمانێکی یەک زمان بەکاربێنێت. بەڵای من چونکە ئێمە نامانەوێت نۆک و شیاریمان نییە ئێمە نامانەوێت بۆ نامانەوێت ئایا کێشەی نەقسمان هەیە چونکە ئێمە ملەتێکین حەز ناکەین ببین بە ملەت حەز ناکەین هەویەکی نیشتیمانیمان هەبێت. ئەمە یعنی بۆچی جەنابەت ئێستا کە ئەم کارە پیرۆزەکەیت لەگەڵ مناڵی کورد لە سوید یا لە ئەوروپا شتێکی زۆر پیرۆزە وانە کە ئێمە نایکەین لێرە نایکەین. ئەمە شکارەتێکی گەورەیە بەڕاستی زیاتر عەقڵیە زیاتر سیاسیە. یعنی من یەکێک بووم لە نەوەتەکان کە مؤتەمەرێکمان کرد لە پێوتە مؤتەمەری مەیسە من وتم ئەمە بە زۆر بیکەین لای من دموکراتیەت لە زمانە نییە نەخێر ئێمە خەڵکی ئێرەین بابڕێن زمانی کوردیمان هەڵبژاردووە لەهجەی سلێمانیمان هەڵبژاردووە لە 1970
با بە زۆر بیکەین بە زمانێکی کوردستانی بە ئەلفاباتێکی عەرەبی چونکە لە شێخ معروفی نۆدێ و لە نالی و لە سالمەوانە هەمووی بەم شێوەیە ڕۆشتون ئێمە بۆ بیبچڕێنینەوە ئەمە بەشێکە لەمە پرسیاری من بۆ بەڕێزت نازانم لەوانێت تو ئاگادار نیت بەڵام ئێستا بۆ چوونێک هەیە لە ناو کوردستانە و لە دەرەوەی کوردستان بۆ دروستکردنی ئەو هەویە نیشتیمانی کوردستانی بە زمانی کوردی ئێوە لە سوید کە زۆر پێشکەوتوترن لە وڵاتەکانی ئەوروپا یاری با بڵێن چیتان پێکرێ بۆ یارمەتی ئەو گروپە تازەیە کە یانوێ بە ڕێگایشی تازە بێلایەنە بە ئەکادمی تەماشای مێژوو و زمان و هەموو شتێک بکرێت وسپاس بۆ تۆ زۆر سپاس سروە خانگیان بۆ ئەم سیمینار و ڕوونکردنە و زانیاریانی بەڕێزێک کە ئەبێتە دەوڵەمەندکردنی هەوێنی بەڕاستی بەرەو پێشبردن و پیرۆزکردنی زمانی دایک بەداخەوە لە لای ئێمە زمانی دایک ئێستا بەرەو لە ناوچوون ئەچێ کە بەدەستی خۆشمانەوەکو جەنابتان فەرمووتان ئێمە لە کۆنا لە سەردەمی ڕژێم و سیاسەتە جیاوازەکانی ئەم عێراقەیە ئێمە خۆمان هەوڵمانەیە بۆ بەرز ڕاگرتنی زمانەکە ئێستا کە خۆمان بەڕێوەبەری هەرێمە کەونەتەوەکەی خۆمانین خۆمان هۆکاری سەرەکیم بۆ لە ناوچوونی زمانەکەمان وەکو کاک دکتۆر فەرمووی ئێمە زمانی ستاندارد دەمێکە چونکە زمانی بە تایبەتی زمانی باشوور وەکو زمانی سۆرانی ناوچەی سلێمانی زمانی ئەدەب و زمانی نووسینە بەداخەوە هۆکارێک هەیە لێرانە کە ئەگەڕێتەوە بە هۆکاری سیاسی کە جیاوازی لە بینی زارەکانە بۆتە کێشێکەوە زمانی ستاندارد دروست نەبێ بەڵام من لێرە داوا لە بەڕێزێ ئەەکەم ئایا ئێستا کێشێکی گەورە لێرا دروست بۆ ئێمە لاریمان نییە لە زمان ئێمە چەند زمان بزانین ئەو نەکەسین بە تایبەتی زمانی ئینگلیزی زمانێکی نێودەوڵەتیە لە هەموو دنیاە بەکاری و هەموو نەتەوەکانیش هەوڵی بۆ ئەیان بەڵام ئایا ئەبێ ئێمە وا بکەین خۆمان بیکەین بە جێگرەوەی زمانی دایک ئایا بەڕێستان چ چارەسەریەکتان هەیە ئایا ئەوە ئەگەڕێتەوە بە ناهوشیاری میلەتەکەمان ئایا ئەمە کێشەیەک دروست بۆ ئێستا ئێمە لە کەرتی خوێندنە ئێمە جاران تەنها کەرتی حکومی بوو ئێستا کەرتی بازرگانیمان هەیە لە پەروەردا گەورەترین کێشە لای ئێمە ئەم بە بازرگانی کردنەیە لە کەرتی پەروەردا دایکەکە ئەوەی بەلاوە پەسەندە مناڵەکەی ئینگلیزی بزانێت لە باخچەوە وەکو جەناب فەرمووت لە 6 ساڵی ئەو لە 4 ساڵی و نێرێتە باخچەیەک بە زمانی ئینگلیزی بخوێنێ و بۆ بە چاولێکەری بەداخەوە ئەگەر من یعنی کەسێکی وشیار بم با مناڵەکەم فێری زمانی ئینگلیزی بێک و خۆمان ئێمە هەموو یەکێک لەمانە ئەم بەڕێزانە چەنەها جۆر بڕوانامی جیاوازی تیا لە دکتۆراوە لە هەموو بڕوانامەکانەوە وەبزانم هەر لە مەکتەبە ئێمە فێری زمانی ئینگلیزی بووین فێری زمانی عەرەبیش بووین و زمانە کوردەکەشمان پاراستووە اینجا من داوا لە بەڕێزێ ئەەکەم وەکو جەنابتان وەکو شارەزایەک لە بواری زمان و لە وڵاتێکی پێشکەوتوو ڕۆژ ئاوایە ئێمە چی بکەین چ کاریگەریەک دروست بکەین تا ئێستا کە نەمانتوانیەوە بیکەین زیاتر بتوانین بەڕاستی زمانەکەی خۆمان پارێزین بۆ ئایندە و لە ناونەچوونی زمانەکەمان چونکە زمان شوناسە وەکو بەڕێستانەزانن یاواری هەموو لایەکتان باش من ناو مامۆستا سۆرانە بەخێراتنەوەی مامۆستا بەڕێزەکەین بۆ سلێمانی حاجی قادری کۆی 200 ساڵ لەمەوە پێشەڵێ لە کوردی حەزنەکە کوردێ مەڵێ بۆچی وایە چۆنە لە دایکی پرسیارەکە ئەو بێچۆی لە کوێنە کەواتە ئەگەر خوا نەخواستە کەسێک هەبێ حەزی لە زمانی کوردیە بێ ئێمەش گومانمان لە کوردی بوونی هەیە بەڕاستێکین من حەزەکەم مامۆستای بەڕێز بە پێشەکیەکی مێژووی بچینە ناو بابەتەکەوە ڕۆژی زمانی دایک بۆ ئەمە مێژوویەکی هەیە کە قوربانی بۆ دراوە قوربانەکەش لەو بنەما لە ئەسەر ئەساسی ئەو بنەمایە بوو 71 ساڵ لەمەوە پێش لە بەنگلادیش کە بەنگلادیشەکان داوای ئەوەیان کرد زمانی دایک بێ بە زمانی ڕسمی وڵاتەکەیان بەڵام دەسەڵاتدارانی ئەو کاتە ڕەفزیان کردەوە قوتابیانی زانکۆکە هەستان لە 21 مانگی دووە خۆپیشاندانێکیان کرد و 4 قوربانیاندا لەو وڵاتە لە 21 دووی هەموو ساڵێکدا ئەکرێت بە پشووی ڕسمی بۆ زمانی دایک
وەکو پێشوە مێژوویەکە وەکو ئەو پێشی نەمێژووە و لە ساڵی 1990 دوو خوێندکاری بەنگلادێشی داوایان لە کوفی ئەنان کرد بە نووسراوێک کە خەڵکی بەنگلادیش بوون بەڵام لە ڤانکۆڤەرە ژیان داوایان کرد کە زمانی ئەو زمانانەی کە بەرەو ئەوە چن لە ناو بچن بکرێت ڕۆژێکیان بۆ دابمرێت واتە بنەماکە مێژوویەکەی لەوەوە هاتۆ بە قوربانیدانی گەلی بەنگالی هاتۆ بۆ زمانی خۆیان و دوای ئەوە لە ڕێگەی ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانەوە لە 2002ەوە لە 2002 بەڵێ بەبراری 56 لەسەر 266 کرا بە بڕارێکی ڕسمی و تەبەنی کرا بڕیارەکە. ئوستازی بەڕێز مامۆستا من پێم وایە ئیشکردن لەسەر زمان بە سێ ئاراستە ئەکرێت نەکە تەنها دامەزراوەکان بێ تاک خێزان و اینجا کە دامەزراوەکان چکە بۆ خێزان ڕۆڵی سەرەکی هەیە مربیکی گەوەی وەکو جۆن دیوی کە ئەوەی شارەزای لە بواری پەروەردەبێ ئەزانێ گەلی ئەمریکا هەموو قەرزاریەوەن بەڕاستیەکەی بۆ چوونێکی جوانی هەیە خێزانی وەکو دامەزراوەیەکی گرنگ سەیری کردووە لە پارسەنیشە بارە ئابوووریەکەی کەواتە باری ئابوووریەکە لەگەڵ دامەزراوەی خێزان ئەتوان ڕۆڵێکی زۆر کاریگەر ببین ئەمە لایەنێکی تریش کاتی خۆی لە ساڵی 1970 بە بڕیاری 1970 مجمعی علمی کوردی هەبوو کۆری زانیاری کورد هەبوو هەموو بەڕێزانەی کە لێرن تەمەنیان لەوەمە زیاترە زانن چ ڕۆڵێکی هەبوو بەڕاستی ئەو دامەزراوە بۆچی دروست بوو لە ساڵی 1970 بۆ سەلامەتی زمانی کوردی بۆ پاکڕاگرتنی زمانی کوردی و پارێزگاری لێکردنی و گرنگی پێدانی بەڕاستیەکەی بەڵام ئێستا ئێمە کوردۆلۆجی کە سەر بە زانکۆی سلێمانی لەوانێت دوو هەنگاو لێرەوە دوو بێ بڕۆ هەر ناتوانانی سیری دەرگاکەشی پێ نکراوەتەوە بەڕاستیەکەی ئەمە بەسوانێ ئەو دامەزراوە یەک ماڵەتی ترم بێتێ مامۆساجە کە بەجادە سابونکەرانە هەیتە خوارەوە مامۆسا زۆر خەفەتە خۆم ئەبینی نووسراوە کڵاشی بێسارانی کڵاشی مەولەوی کەواتە ئێمەش خۆشمان بەشێکی لە کێشەکان هەر بژین سپاس. ئەم کاتتان باش بەڕێزان من ئەمەوێ دەستخۆشی لە بەڕێزت کەم پێشەکی پاشانتر کێشەی ئێمە لە کێشەی بەکارهێنانی زمانانیە کێشەمان لە کێشەتی عقلێتی بەڕێوەبردنی ئێمایە ئەو عقلێتی کەوا وای کردووە کە ئێستا ئێمە گرنگینەین بەو زمانە ئێمە چۆن وای دێ بکەین کە ئەو عقلێتە جارێکی تر بێتەوە تایمی خۆی ئەمە گرفتە سەرەکێکی ئێمە چونکە ئەگەر ئێمە بمانەوێ قسە لەسەر بچووکترین شتەکەین هەر کەسێ لە ئێمە پەڕەمان هەیە لە سۆسیال میدیا کێ لە ئێمە ناوەکەی بە کوردی نووسیوە هەر پرسیای لە خۆتا بکەن کێ لە ئێمە تا ئێستا لە کاتی کۆمنت نووسینە بە کوردیە نووسین یعنی گرفتەکە هەر لەوە نییە کە من یاخود تۆ گرفتەکە گرفتێکی سەرەکی بووە من پێم خۆش بوو لێرەدا مامۆسای بەڕێز باسێکی لەو کار و چالاکیانی ئەو جەماعەتە بکردایە کاک بۆکان و ئەوان کە چۆن توانیان زمانی کوردی بگێڕنەوە بۆ گۆگڵ یعنی من بەجددی لە جاتی ئەوەی بێم پەرەگرافێ بنووسم ئایا ئێستا بەوتن ئەیڵێن بۆم ئەنووسێ بۆ شم سیاغەکە و بڵاویشی ئەەکەمەوە یعنی ئێستا ئێمە دەبێت بۆ عقلێتەوە ئیشکین کاتێک کە مامۆسا باستەوە کە کاتی خۆی باوکی هانیداوە بۆ خوێندنەوە بۆ ئێستا کۆمەڵگای ئێمەش تەخوێنێتەوە تاکو خۆمانی خوێنی و تا مناڵ خوێنێتەوە دەبێت بە عقلێتێکی تر قسە لەسەر ئەوە بکەین کە کەوا بێتە ئێمەش ئەبێ بزانین چۆن دێنێ سەر ئەم بابەتانەوە کاتێک کە ئێمە ئەڵێن زمانی کوردی ئێستا گرفتی بۆ دروست بووە کەوابێتە مادەم گرفتی هەیە مادەم پاشەکشەی کردووە نەتیجە و حاڵ ئەو چارەسەرانەی کە بەڕێزت عەرزت کرد پێی ئەڕواتە پێشەوە من باس لە حکوومەت بکەم حکوومەت خۆم ئەزانم کێیە من ئەزانم چۆنە من ئەزانم چی کردووە لە زمان ئێستا خەڵکی ئێمە خەڵکە نوخبەکە لە باخچەی ساوایان نابێ زمان خوێنرێ ئەڵێ وەرە باخچەی ساوانی ئێمە بە زمانی ئینگلیزیە لەبەر گرفتیەکە لە گرفتی عقلێتایە چۆن ئێمە جارێکی تر عقلێت بگێڕینەوە بۆی بزانین ئیشەکانمان چۆنە ڕاڕێز و حورمەتمەیە لە کاتم گرتن بەشی لە مامۆستای بەڕێز دەکەین دەستخۆشی لە ڕێکخراوی ئازادبوون کە کۆمانەکات و زوو لەم شوێنە جوانە بەڕاستی من حەز دەکەم باسی کێشەیەکم کە زۆر گەورەتر لەوەی کە بچینە سەر زمان کێشە گەورەکە ئەوەیە کە وابەستەی نیشتیمانی نییە ئێمە ئەبێ لە پێشەوە وابەستەی نیشتیمانی دروستکردن لەناو کۆمەڵگا اینجا بچینەوە سەر زمان کە وابەستە نەمەی نیشتیمانی ئێستا سەری قوتابخانەکانەکەین بەبێ حکمی ئیشەکەی خۆم کە سەرۆکی ڕێکخراوێکم لەناو قوتابخانەکانە وابەستەی نیشتیمانی قوتابیان نەماوە ئایا قوتابێکی سویدی
کە لە ناو سویدایە بە هەمان ناڕەحەتی ڕایە ئێمە هۆکارەکەمان سیاسیە یا حکوومەتەکەمانە یا خۆمانین دایک و باوکەکە وامە لەو مناڵانە کردو کە وابەستەی نیشتیمانی نامێنێ کە وابەستەی نیشتیمانیمان دروست کرد خۆی زۆردە زمانی کوردەکە بەرەو پێشەوە چێ بەداخەو کە کەلتورەکە وای لێ هاتوو ئەگەر بە ئینگلیزی قسە نەکەیت وازن کە بڵێ سەقافەتەکەت زۆر لە پێشەوە نییە و هۆکاری سەرشی ئەم ئینگلیزیش کە لە کوردستانە دروست لە ساڵی نەوتەکانە بوو من خۆم لەبیرمە کاتێک گەلۆغی ئینگلیزی بزانێ هەژرە خراوێک هات بەس ئینگلیزەکە بزانێ تعینیانەکردی و ماڵی کۆڵە پاریان لێکردی ئیتر ئەمەوەکو باگراوە دێک لە مێشکمانە ماوەتەوە جین تا جین دروست بۆتەوانێ یعنی ئێمە پێویستیمان بەوە هەیە لە پێش هەموو شتێکە وابەستەی نیشتیمانی دروستکردن ئەمە خاڵیشتر ئازت نەبێت لە سوید ئێوە لە وڵاتی سوید کە کاتێکە خەڵکەکانی تریەن هەش کەسە بە لەغۆی خۆی قسە ئەکا یاخود ئیجبار ئەبێ بە لەغی سویدی قسە بکە ئایا لە سوید ئەم هەموو لۆغانە چونەتە ناو کاریگرۆتە سەر لۆغی دایکی سوید لەو باوەڕام نەخێر بەڵام لێرە لە کوردستانە ئێستا بە لێشاو عەربێکی ئێزگار زۆریت سەری کاریگەریشی زۆری لەسەر وڵاتان کردو حتا بڵێن لەسەر دراوسەیەکی مثل بڵێم لەسەر شنارە زمانی عەربی و مناڵی عەربەکان زۆر کەم بوون ئێستا لە گەڕێژێکە 4 ماڵی عەربی تیا سەرێکە مناڵەکە فێربۆ ژنەکەی یا باوکە ئەرە وەڵا ڕێزم هەیە بۆ ناوی عەربی کە هەموو لەبەر دینی ئیسلامەکە من لەو دەگایەوە نام بەس چاولێکەرەکەیە هاتۆ ناڵێکی ناو محەممەد یا ئەحمەد یا عەلی یا حسێن بۆ لەبەری ئەڵە وەڵا ئەم ناوانە هەیە بۆ ناوینەنیم زۆر سپاس دەستان خۆش بێت بەڕاستی من لە سەرەتاوە شەوتە من ینی زمانزانی تۆژینێکشی مەکرەوە بەڵام بە پێی ئەزمموی خۆم هەم لە کوردستان لە زۆ هەمیش لە سوید هاوکاتیش بەوەی خەمخۆریم بۆ زمانی کوردی و بۆ ئەدەب و مێژووی کوردی بەنسبەت پرسیاری جەنابتان هەستی نیشتیمانی لە وابزانم لە باسەکەشما نیشانم کرد کە نەبوونی هەستی نیشتیمانی ڕێز نەگرتن لە پیرۆزەکانی ئەم نیشتیمانە دیارە ئەوەش زمانی ژەگرێتەوە چێتە ئەوێوانە نەخێر خەڵکی هەر کەسە بێتە وڵاتی سویدەوە ئەبێ زمانی سویدی بخوێنێ کۆرسی تایبەتی هەیە بۆ فێربوونی زمانی سوید وەکو پەنابەر بێ یا وەکو خوێندکاری میوان بێ ئەبێ زمانی سویدی بخوێنێ تەنانەت بۆ خوێندن لە زانکۆکانیش بێ دەبێ زمانی سویدی بخوێنێ هەستی نیشتیمانیش لە وڵاتی سوید هەرچەندە پێویستیان نییە بەڵام هیچ کەسێک ڕێگا بە خۆی نادا بێڕێزی بکە بەرامبەر پیرۆزەکانی نیشتیمان یعنی ئەمە گرنگە کە هەموو کەسێ هەموو تاکێ ئەو سنووری هەبێت کە ڕێگە بە خۆی نەدا یعنی کە من باسی هەستی نیشتیمانەکەم بێ ئەبێ خۆم خۆشەویستیم هەبێ بۆ نیشتیمانەکەم بۆ زمانەکەم بۆ گەلەکەم اینجا ئەتوانم بۆ پەیامەکەشم بگەێنم بە مناڵەکەم ئەگەر هەستە ئەوەستم نەبێت دیارە و مناڵەش چاو لە گەورە ساڵەکە هەر وەکو وتم سویدەوی وتەنی مناڵەوە ناکە کە پێڵی بیکە ئەوواکە کە تۆ دەیکەیت من فێری کتێب خوێنەوە بوو لەبەری باوکم مەبینی کتێبە خوێنێتەوە مناڵێکە ئەبینێت تۆ کتێبە خوێنیتەوە تۆ پەرۆشی نیشتیمانەکەی ئەویش چاو دەتۆوەکە بەنسبەت هوشیاریەوە زۆر گرنگانی هوشیاری بەرامبەر زمانەکە بەرامبەر بە زیندوێشن و گەشەکردنی دێرەوە ئەبێ بناغەی کارەکان بێ لەوێ وانگا بێت بۆ زمانی عەرەبی لە کوردستان وەکو وتم بەڕاستی بێمە داواکاریمان هەبێ کە ئەو خەڵکانەی کە لە کوردستان ناژینەوە عەرەبانی کە قوتابخانەیان بکراوەوە بێ زمانی کوردی بخوێنن یعنی خۆ عەرەبکردنی کوردستان بەردەوامە ئەوە نەبێت دوای ڕژێم کەوتنی سەدام ئیتر بە عەرەبکردنی کوردستان کۆتایی هاتبێ نەخێر بە ڕووناکی بە خێرای ڕووناکی بە بەردەوامە بەداخەوە ئەوەش دیارە ئەرکی هەمومانەکە ڕەنگە بڵێن ئەیتۆ لە سوید دەژیت ئەتۆ مافیەوەتەیە لە سوید هەموو ئازادیەکەت هەبێ بەڵام سوید وڵاتێکی سەربەخۆیە من کە چوومەتە سوید زمانی سویدی هەوڵم ماوە فێر بم ئیشەکەم وڵاتی سوید خۆشەویستیم بۆ وڵاتی سوید هەیە ڕێزم بۆ دام و دەستگای سویدی هەیە زمانی سویدیش بەکارێنم لە کۆمەلگاکەیە بێوە هەموو ینی لە هەر وڵاتێکا بیبێ و داواکاری هەبێت بۆ ئەوەی کە چیتر مەسەلەی زمانی فێربوونی زمانێکی دی دیارە شتێکی زۆر باشە بەڵام هیچ کاتێ نابێ باجەکەی زمانی دایک بیدا یعنی ئەوەیە کە لێرەیە خەمی منە با مناڵەکانمان ئینگلیزی بزانێ ئەڵمانی بزانێ فەڕەنسی بزانێ زۆر باشە بیرمە لە ئامادەیەی مامۆستا سکەندەر کیمای پێوتین ئەیوت هەر زمانی بزانێ مرۆڤێکی تری بەڕاستی وایە ینی مێشکی مرۆڤ بکاتەوە بیر و بۆچوونی فراوانەکە
تێگەیشتنی بۆ کەسانی دیکە بێ بەڵام نابێ باجەکەی زمانی دایکی بیدا ئەوەیە لێرا ئەو گرفتەکەیە یعنی گرنگە بیرم دێ لە ساڵانی شەستەکان و بەتابەتی لە دوای شەڕی جیهانی دووەم خەڵکێکی زۆر بۆ کار هاتنە سویدەوە هەم لە یوگۆسلاڤیای کۆن و هەم لە تورکیاوە زۆریش لە تورکیاوە کوردی باکوور بوون بەڵام وەکو هێزی کاری تورکی هاتبوون یەکسەر کەسە گەورەکان خرانە ناو ئیشەوانێ ئەو کاتانە سوید پێویستی زۆر بە هێزی کار بوو مناڵەکانیشان خستە ناو قوتابخانەکانەوە بەبێ ڕەچاوکردنی فێربوونی زمانی دایکیان یاخود وازیان لێ بن با زمانی دایکیان گەشە بکە مناڵەکان بۆ پۆلی سویدی و دایک و باوکانش بۆ شوێنی کار وایە لێهاو مناڵەکان زمانی سویدی فێربوون و زمانی دایکیان گەشەی نەکرد هیچ دایک و باوکەکەش زمانی سویدی فێر نەبوون یعنی هیچ پەیوەندیە لە بینی باوک و دایکەکە و مناڵەکانە نەبوو ئەمە کارەساتە کە هیچ پەیوەندیەکی ڕۆحی بە زمانەکەی خۆت نەتوانی لەگەڵ مناڵ تا ببێ زمانێکی هاوبەش نەبوو پێکەوەیان ببەستە لەبەرەوە زۆر گرنگە پارێزگاری و بە زیندوو ڕاگرتنی زمانی دایک ناسەمە گەرز وەڵامی هەمویانم دابێتەوە ئیسرائیل یاخود یەهود وەکو نەتەوەنی کۆ نەبوونەتەوە وەکو مەزهب کۆبوونەتەوە چونکە لە رووسیا لە عێراق لە کوردستان لە هەمووی کۆبوونەتەوە و یەکبوونێکی نەتەوەیان هەیە لە کوردیشانی و وەزدام لە عەرەبیشانیە جاشمە بابەتەکەەوە ئێمە ئێستا تەکنۆلۆژیا شۆڕشێکی بەرپا کردووە بۆ زمان دووسێ مناڵی وردمانەیە من نەوەکانم سێرەکەم بە ئەنگلیزی زیاتر قساکەن وای لێ هاتووە ئەمە هەم خەتای خێزانەکانی تایە و خەتای پەروەردەشی تایە لەم وڵاتە بە تەمای پەروەردە مەبە من ڕوونکردنێکی خوشکەیەم کەوتی چەند لەوحەیەکم بینیوە بڕۆ ئەو سەرچناوە عالەمە لحومە لە حەسناوی معرەزی مجازیف و نایوای تایە یعنی یەکی عەرەبیەکەی بە قۆن دەوێت لە عەرەبیش نەزانێن لێ تێناگا من ئەمەم لە بەرنامەی تەلەڤیزیۆنە باس کردووە ئێمە شتێک بیرە خەموانی بیری ئەو بەڕێزانی کە تەمەنیان وەکو منە لە جادەی مەولەوی نووسینگرینێکە بوو تۆمارگایەکی بینۆزە بوو زمانی بەعەس پێی تێگا وتی نابێ ئەو ناوی ئەجنەبیە ئێستا ئێمە خۆمان ئەمەنەی گوندی ئەڵمانی و مەتعەمێن نووسراوە لە شوێنێکە کۆپنهاگن بە زمانمان لە جێچ ئێمە کوردستان کۆپنهاگن بۆ هەموو کەسێ نایە ئەمە کەواتە ئێمە من گەیشتومەتە قەنەعەت وەکو نووسەرێ وەکو شاعرێ ئێمە لە شروعی نەتەوەییمان کەسە گەیشتومەتە قەنەعەت بۆیە کورد نەبووە بە دەوڵەت تا ئێستا خۆی پێش هەموو کەسێ خەتای خۆیەتی کە نەبووە لەبەر ئەوە خاڵێکی کە ئەم هەموو مەکتەبە عەرەبی هەیە لە ناو ئێرە من لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنە لەو بینەوتم باشە با دەرزێکی کوردیش بخوێنن ئێستا عەرەبەکان تەشبیانە بێ وەکو کەرێژ زیاکەن کابرا سێ چوار ژنی دە دوانزە مناڵەیە من کوڕێکەکەمەی چوار مناڵی سەرزەنشتێکن چۆن تۆ چوارە هەیە دو مناڵە بە ئێمە بەیانی دووبیانی ئەم مناڵانە زۆرە بن ئەبن بە ئەنجومەنی پارێزگا ئەبن بە پەرلەمان وە کوردیش نازانن وە شتەکان زۆری کە هەڵەگرێ و دەستخۆشیتان لێکەم سوپاس سپاس بۆ خەمخۆری دڵسۆزیتان سپاس بۆ ڕێکخراوی ئازاد بوون کە جیاواز لە ڕۆژی زمانی دایک باز لە زمانی دایک و گرنگێ و بەهاکەی کرا بەڕاستی ئەم خەمی هەموو کوردێکی دڵسۆزە چکە زمان بوونمانە زمان بەداخەوە بەس تەنها بریتە لە شریتێک دەنگی ئێمە بەس چۆنی و چاکی و هاوڵپرسی پێ بکەین زمان بریتە لە ئەو بیرەی کە لە بێنشکە ئەگوزەرێ بریتە لەو ڕاز و نیازەی کە لە ناخمانە هەیە بریتە لەو خۆدوانەی کە خۆ بە بێدەنگی لە خۆت ئەدوێی زمان پانتایەکی زۆر گەورەتری لەوە داگیر کردووە کە ئێمە تەنها بە کۆمەڵێک زارا و چەمەک ئاماژەی پێبین بۆیە تێنەگەیشتنی ئێمە لە زمان کە زمان بریتە لە بنیاتی هەموو کۆمەڵگەیەک لە ناو زمانەکەیەتی ئاوەزمەندی دنیابینی تێفکرانی چۆنەتی تاقیکاریەکانی لە ژیانە شێوازی بیرکردنەوەی هەموو ئەمانەی لە زمانە هەڵگیراوە ئێمە چۆن نەزانی پێشینانی ئێمە چۆن بوون ئاوەزمەندیان چۆن بۆ بیرکردنەوەیان چۆن بووە نەوەکانی داهاتوش چۆن لە ئێمە ئەڕوانن هەمووی بەهۆی زمانەوەیە بۆیە بەشکۆنەڕوانی لە زمانی دایک بە دڵنیاییەوە
بە لاوەکی سیرکردنە لە هەموو پیرۆزەکانی لە هەموو تانوپۆ ئەو پنتانەی کە ڕەهندەکانی کللتوری منوتۆی پێگەناوە نەوەی ئێستا بۆ لاوازە لە ڕووی نەتەوایەتیەوە لە ڕووی کللتورەوە لە ڕووی بەهاوە لە ڕوویدا لە هەموو شتێکەوە لەبەرەوەی کەرەستەی زمانی دایکی پێنیە من خوێندکاری بەشی کوردی زانکۆی سلێمانی قۆناغی چوار لە دەرسا وانەی پێ ئاڵێم ئەڵە مامۆستا من پێویستم بەوە هەیە وشەنامەیەک لەگەڵ خۆما بێن مەژوورە بۆی لە کوردێکی تۆ تێبگەم چ جای بۆ زمانەکانی تر ئێمە بەداخەوە من خۆم لەناو واقعەکەی ئەژیب بەداخەوە تاکی کوردمان هەڵفڕیواندووە بەداخەوە سەرمان لێ شێواندون بەداخەوە لە کوردی هەردوو جەژنەکەمان کردوون ئینگلیزی فێربوون ئەوە نییە من بڵێن ئەمە بە سوور ئاڵێن ڕێت بە پەمەی ئەڵێن پینک بەوە ئاڵێن دنیابینی ئەو نەتەوەیە ئێمە بە تەنها فێربوونی چەند وشە و زاراوەیەک لە زمانێک فێری زمان نابین نەفێری ئینگلیزی بوون نەفێری کوردەکەش بوون زۆر بەداخەوە من ئەمە گەڕێنەوە بۆ دوو ئاستێکیان لەسەر ئاستی سەرەوەیە واتە لەسەر ئاستی حکومدارێتیە وەزارەتەکانی وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی بازرگانی ئەرکی سەرەکیانە کە ئەمە بکەن زۆر بەداخەوە هەتا ئێستا وەزارەتی پەروەردە فەلسەفە و دنیابینی نییە بۆ خودی پەروەردە فەلسەفە و دنیابینی و سیاست و پلانی زمانی نییە بۆ پرۆسەی پەروەردە تا ئێستا وەزارەتی پەروەردە نازانێت زمانی فێرکردن چیە و فێرکردنی زمان چییە ئەوەی کە ئێمە تێکەڵاومان کردووە کە زمانی ڕشتەکانی خوێندن و ئەبێ جیاواز بێ لەوەی تر خاڵێکی تر کە هەمانە ڕاگەیاندنەکانە وەزارەتی ڕۆشنبیری ئەرکی ئەوەیە کە جڵەوی ڕاگەیاندنەکان بگرێ ئەوەی ڕاگەیاندن بە زمانی کوردی کرد هیچ دوژمنەیەک بە درێژایی مێژووی کورد بە زمانی کوردی نەکردووە زۆر بەداخەوە خاڵێکی تر کە هەمانە خێزانە و هۆشیاریە کە ئەمەش بەداخەوە کاریگەری سەرەوە بوو بۆ نمونە تا زمانی دووهەم ئینگلیزی و باش نەبێ هەلی کارت نییە بازارسازی تەنها بە زمانی دووهەمەکرێت چونە من ئێستا بۆ ئەبێ من بمەوێت خوێندی باڵا بخوێنم ماستەر و دکتۆرا بخوێنم چم زمان داخلکردنەوەی توانستی زمانی ئینگلیزی بکەم کە من لە 2015 بە یادداشت داوامان لە وەزارەتی خوێندنی باڵا کردووە زۆر بەداخەوە هەتا ئێستا جوابەکەی ئەوەیە داوامان لە وەزارەتی پەروەردە کردووە زۆر بەداخەوە لە وەزارەتی پەروەردەم پرسیوە بۆچی زمانی دایک ئەبێ منداڵ لە هەموو دنیا بیخوێنە نەک لای ئێمەی کورد تا ئێستا نازان وەڵامەکەی زمانی دایک من لە سێمانگی کە کۆرپەلم لە سکی دایکما زمانم ئەپژێ بۆیە پێشەوترێ زمانی دایک پێویستی بە مامۆستانیە فێرە بین ئەبین بە 5 ساڵ 15,000 وشە لە ناو فەرهەنگی ئاوەزیمانە هەیە بەڵام بۆ ئەبێ بیخوێنین لەبەر ئەوەی زمانی دایک زمانی پێدانی بەهاکانە چاندنی دابوونەریتە کللتورەکانە ئێمە بەداخەوە ئەومان نەکردووە بۆیە بەداخەوە ئێستا دیاردەی لینگواسایدەیە بریتە لە پاکتاوی زمانی ئەو 6,000 زمانی جەنابەت باست کرد لە 77 ساڵی ئایندەیە 30,000یان لە ناوەچن یەکێکیان لەوانە ئەگەر بم هۆکارانە تەمانێمە لە ناو دیاردەی پاکتاوی زمانیە زمان کوژیە بگەڕینەوە بۆ هۆکارە سەرەکیەکانی ئەو زمانانی کە لە ناوەچن لە ناوی نزیکەی 50 بۆ 70 ساڵە هۆکاری سەرەکیان بریتە لە هۆکارە ناوەکیەکان نەک دەرەکیەکان ئێمەی کورد زۆر بەداخەوە ئێستا هەموو هۆکارەکان لە بەردەستان نەگەر بەم ئاقارە بڕۆین زمانی کوردی یەکێک بێ لەو زمانانەی کە بەرەو لە ناوچوونەچن بۆیە زۆر سپاسدانەکەم و دەستان خۆشەکە باسییان کرد زۆری خەڵکی شارەزا لە بوارەکان لە بواری زمانە بوون و مامۆستا و فێرکار بوون دیارە ئەوەی کە منیش ویستم باسی کەم زۆرێک لەو برادرانە باسییان کرد دیارە دەردەدڵی هەموومانە بەڵام تەنها من دوو ئیسافم هەیە ئێمە سرۆخان دەستی خۆش بێت باسی پەروەردە و فێرکردنی کرد ئێمە ئەبێ بپرسین لە هەرێمی کوردستانە پەروەردە لە چه ئاستێکە ئەوجا باسی زمانی دایککەین و شێ بەرپرسیاری یەکەمە لەم هەرێمە هەڵبەتە حکومەتی هەرێم ئەو سیستمەی کە هەیە وەزارەتی پەروەردەیە ئێمە ئەوەندەی تاچی کورد لەم کۆمەڵگایە و لە باشوورە بێکاریگەر و پاسیف کراوە بە هیچ زەمانێک ئەوەنە بێکاریگەر و پاسیف نەبووە بەدەر لەوە ئەگەر هەرمە لە سەرقسی بەرپرسانی باڵای ئەم حکوومەتەشە خۆیانواڵن ئەوەی کە ئێمە بە خەڵکی ئێرەمان کردووە لە کاتی حکوومەتی بەسا بە خەڵک نەکراوە کە بە زمانێکی سادە قسەکەن ئەگەر سەدەمی بەحث لەسەر زمانی ئەو برادرانەی بەرپرسانی باڵا تەنها دوو مەکتەبی عەرەبی هەبووە دوو قوتابخانەی عەرەبی لە سلێمانیا هەبووە کە سەردەمی تعریب بووە تەبعیز بووە دوو قوتابخانە هەبوو شۆڕش و فریشتە ئێستاکی هەر کۆڵانە 5-6 قوتابخانەی عەرەبی تایە جێگەی داخە بەڕاستیەکەی ئەگەر سەیری ئەمە بکەین فکری لە قوتابخانە بێجگە لەو لە قوتابخانە ئەهلیەکانە ئەوانەی کە پێیان تێ قوتابخانەی تایبەت
تعریب و تەتریک ئەمەندەی لەم هەرێما ناکرێت لە هیچ جێگایەکە ناکرێت ئەگەر بچی بۆ هەولێر عەرەبی نەزانی پارۆنانە دەست ناکەوێت ڕەنگە ئێرە تۆزێ باشتر بێت کە ئێرە قەڵای ڕۆشنبیری بووە ئەویش خەریکە نازانم زمانمان بیرەچێتەوە سپاس بۆ هەمووتان دەستان خۆش بێت هەڵبەتە ئێمە ئەگەر مانەوەی کەسێ بەرپرسیارکەین ئەبێ حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە بەرپرسیارکەین پێش ئەوە بێ پۆینتەکە لیوان نابێت و ئەبێ لیوان و دەست پێ بکەین دەستان خۆش بێت دەستخۆشی لە سروەخانەکەم بۆ بابەتەکەی دەستی خۆش بێ و سەرکەوتوو بێت من بە کورتی دوو پرسیارم هەیە لە بەڕێزە پرسیار یەکەمیان ئەوەیە کە ئایا کاریگەری زمانی بیانی لەسەر زمانی کوردی هۆکارەکەی کۆلۆنیالیزمە ینی هۆکارەکەی داگیرکاری پێشووترە یان بەهێزی ئەو زمانە بیانیانەیە وەکو زمانی زانست و فەلسەفە و هونەر و زمانی تەکنۆلۆژیا و زمانی پیشەسازی کە بەناو جیهانی مۆدرنیزدا بڵاو بۆتەوە پرسیاری یەکەمیان پرسیاری دومیان کە بەڕاستی جێگەی سەرنجە و جێگەی سەرسوڕمان ئەویشەوەیە بۆچی زمانی کوردی لە ڕۆژهەڵات ئەو نەگرنگی پێدرێ لە کاتێکە کە لە باشووری خۆمان ئەو گرنگی نییە لە کاتێکە لەوێ زۆر ئازادی و سربەخۆی کەمترە ڕێگەدان بە زمانی کوردی لەوێ ینی بەهۆی فارسەوە بەهۆی میلەتی فارسەوە بۆچی لەوێ گرنگی بە کللتور و زمانی کوردی زیاترە درێ لە کاتێکە ئەو سەربەخۆی ئازادی نیە بەڵام لە باشوور بە پێچەوانەوە و سپاس دەکەم و دەست خۆش بێت هاوڕێ ئازیز سروەخانەکەم من هەرچەنە لە سویدم بەڵام چەندین ساڵە نەمبینیوم کە پێشمەرگەی دێرینیم زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ هاتۆتەوە بۆ کوردستان منیش لەم کاتا لێرە بووم و ئەوە لە کۆڕێکی ئاوا بینیم کۆمانەکاتەوە ڕێکخراوی ئازادی کۆمانەکاتەوە زۆر سپاس بۆ ڕێکخراوی ئازادی بوون من لە سەرەتا بەڕاستی بابەتەکەی زۆر سەرنجڕاکێش بوو ئەنە و ویستم بێدەنگ دابنیشم هیچ پرسیار نەکەم هیچ تێبنێکیشم نەبوو بەڵام بەداخەوە زۆر لە هاوڕێیان تەداخلیان کرد و پرسیاریان کرد و سەرنجیان دەربڕی کە زۆر جێگای قەلیقیە من نازانم ئەوان بۆچی قەلیقن لە زمانی کوردی کاکە زمانی کوردی عیبی نییە ئەوەنەی ئەمڕۆ کتێب دەرەکرێت بە زمانی کوردی بڵاوکراوە دەرەکرێت چاپخانە هەیە نازانم وڵای پیاڵ خەفەتە خواکەوە هەموو کتێبی بۆ ناکردرێ و جێگای نێ لی دای بنێ ینی لە سوید بڵێ 50 ساڵ پێش ئێستا چاپخانەیەک نەبوو بە کوردی بێت مامۆستایەک نەبوو بە کوردی بێ ئێستا دەیان فەرهەنگی کوردی و مامۆستای کوردی و چاپخانە و کۆمەڵە و نازانم زمانی کوردی عیبی نییە کاکە گیانە نیوەشی ببێ بە تورکی و ببێ بە فارسی بێ بە تورکی هەر زمانی کوردیە ئێستا من هەزاران کەس ئەبینیم لە فەیسبوک و لەوانە عەرەبن تورکن ئەمریکین نیپاڵین بە کوردی قسەیەکەن یعنی زمان گرنگی وای ئاخێوەری هەبێت ژمارەی کورد لە زۆر بوونە زمانی کوردی لە خەتەرانیە لەبەر ئەوە بەڕاستی پێویست ناکەیمەوە خۆمان قەلیقەکەین بڵێن وەڵا زمانی کوردی لە خەتەراوە و چی و ئەمە و کاکەوان نییە لە لایەکی تریش ئێستا ئەگەر باسی زمانەکەن ئاساییە دوو دیالێکتە بێ ئێمە بێ خەفەتی دیالێکتەکان بخۆین مەترسی لەسەر ئەوانەیە کە دیالێکتەکان نەمێنن زۆر وڵات هەیە زمانی یەکگرتووی نییە سەیری کەنەدا بکە سەیری سویسراکە چەندین زمانی ئینگلیزی فەڕەنسی ئەڵمانی تیا بەکاردێنرێت بە هەمان شێوە لە نەرویجیشە دوو زمانیان هەیە لەبەرەوە زۆر ئاساییە ئەگەر دیالێکتمان هەبێ نیشانی دەوڵەمەندیە جا لەبەرەوە تکاکەم تۆزێ پۆزیتیڤ بن زمانی کوردی لە خەتەرانیە زمانی کوردی وەزعی باشە ئێستا ئەوەش کتێبەیە و زۆر باش دەستان خۆ بن بەڕای من سێشت زۆر مهمە بۆ هەموو نەتەوەیەک مرۆڤ سازی نەتەوە سازی زهن سازی لە ڕاستیە هەرسێکیشیان پەیوەندی بە پەروەردەوە هەیە زمان بەشێکە لە مێشک و زمان گرێدراوی یەکتریە مناڵ کۆمەڵێک توانای شاراوەی تایە کە ئیشی مامۆستا و ئیشی پەروەردەکار کە لە ڕاستیە مامۆستا بێ ناوبندێت ڕاهێنەر هەر لەوێەوەیە من دژی فێرکردنم و ئەمەش بۆ بە کێشە بووم و تووشم بۆ بە تووشی کۆمەڵێک مناقەشەوە کە خەڵک بڕای بەمە نییە کە فێرکردن نییە فێربوون هەیە فێربوون بە ئینتراکسیۆنی کۆمەڵایەتیە کرێت
هیچ مامۆستایەک ناتوانێت بڵێ من مناڵەکە فێرەکەم، هیچ دایکێک ناتوانێت بڵێ من مناڵەکە فێرەکەم. تۆ مناڵەکە ئەخەیتە سەر سەمت و سەر ڕێچکەی فێربوون. دارەدارەکە ئەوەیە خۆی توانای ئەوەی هەیە مناڵەکە کە بتوانێت هەرسێتە سەر پێ. بەڵام ئەگەر ئەو مناڵە بخەیتە ناو کۆمەڵی بچکە گورگەوە لە ناو بچکە گورگەکانە گەورە بێ توانای نامێنێ و توانایی نامێنێ. ئەلێرەوەیە ئەچمە ناو زمانەوە کە زمان پەیوەندی ڕاستەوە خۆی بە مێشکەوە هەیە. هەتا مێشێک فراوان بێت وەقوڵ بێت زەن سازەکە ئەمەیە زمانیش گەورە ئەبێت و فراوانە بێ. خۆ بە خۆڕایی نییە کە دوژمنەکانی گەلی کورد زمانی ئێمە مەنعکەن، هەرەوە نییە کە ڕقان لێمان بێ، مەسەلەکە جینۆسایدە. ئەم توانانە هەموو توانای پەروەردەی، توانای زیرەکی، توانای بەها، توانای هونەر، توانای ئەدەب، هەموو ئەم توانانە لە مشکی ئینسانە هەیە. ئەو ڕۆژە من تووشم بوو بە تووشی کۆمەڵێک مناقەشەوە لە یەکی مانگە لێرە سیمینار هەبوو کە تێنەگەیشتن لە قسەکەی من دکتۆر شێرکۆ و مامۆستا عومەر گۆپی و لەگەڵ مامۆستا عومەرێکی ترا منوتم زمان زمانی ناوچیە. ئەو قسەی دکتۆر شیلان لە 100% وایە کە مناڵ توانای 15,000 وشەی هەیە لە مێشکیە و تۆ گەشە ئەی بەم زمانە. بەڵام مەرج نییە کە دایکەکە کورد بوو ئیتر پشتی لێ بکەینەوە بڵین تەواو زمانی ئێمە پارێزراوە. ئەماڵەیەکی زۆر گەورەیە. کەمال مکورجی چونکە لە دایسپۆرا ژیا و هاتە سلێمانی لێرە بوومە مامۆستا زمانی خۆی بیرچەوە بوو بە زمانی کوردی و بوو بە کولتوری کوردی. محەممەد ئارگۆن ئەو پیاوە گەورەیە زمانی عەربی بیرچۆتەوانەیە، زمانەکەی بۆ بە زمانێکی فەڕەنسی و ناتوانێت هیچ تێکستێک بە زمانی عەربی بنووسێ. حەسەن کوردی لە مەغریب کەسێکی زۆر بەتوانا و گەورەیە، تا نەڵی حەسەن کوردی کەس نایناسێ، گەورەترین کتێبخانەی هەیە ناتوانێت یەک وشەی کوردی بڵێ. ڕاستە خۆدایکی کورد بووە، بەڵام بۆچی ناتوانێت لەبەرەوەی چونکە کولتوری عەربی و زمانی عەربی بەسەریا زاڵ بووە. هەر بۆ جوابی ئەو برادەرەی کەوتی ئەوە قوتی زمانەکانی ترە کە ئێمە ئەتوانین بەکاری زمانی کوردی بەکار ناهێنین. ببرازانم سرۆخانیش هینی هەیە لەسەر ملاحەزەی هەیە لەسەر قسەکانی من. ئەی دورزیەکان خۆ ئێمە پێمان نەوتون دورزیەکان کوردن، خۆ دورزیەکان خۆیان ئەڵێن ئێمە کوردین. ئەی بۆچی نازانن بە کوردی قسە بکەن؟ ئەی خۆدایکیان کورد بووە بنچا ئەوان کورد بوون. کەواتە زمانی ناوچی ڕاستە تۆ تواناکە تایە بۆ فێربوونی زمانی کوردی، بەڵام ئەگەر گەشەی پێ نەدەی بیرت دەچێتەوانێ. و بۆ ئەو قسەی ئەو برادەرەکەوتی لە ڕاستیە وەکو وتم کورد ئێمە ئەگەر باسی خۆمان بکەین مێشکی ئێمە لەگەڵ زمانمانە تا گەشە بە زمانی خۆمان بین، گەشە بە بیرکردنەوەی خۆمانین. بیرکردنەوە و کولتور و گەشەی مێشک بە یەکەوە مەربوطە و هیچ جیاوازیەکی نییە و هەر یەکان کاریگەری هەیە لەسەرەوە. تەنانەت پەروەردەش توانای پەروەردەمان هەیە ئێمە، بەڵام تۆ چۆن ئاراستەیەکەی ببوورارم قسەیە بە پەروەردەیەکی خراپ ئاراستەیەکەی یا بە پەروەردەیەکی باشی سەردەمیانە ئاراستەیەکەی. زۆر سوپاس بۆ هەموو لای. جارێکی تر زۆر 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 سپاستانەکەیت وەکو ڕێکخراوی ئازادبوون هیوادارین بینیەکانتان. بەڕاستی لە زۆر سەرنجەکان هیچ وتێکم نییە، هیچ شتێکم نییە لەگەڵ زۆر بیرروڕەکانم، بەڵام هەندێک پرسیار هاتە پێشەوە. هۆکار چییە کە یەک شێوازمان نییە خەتای خۆمانەیان دەسەڵات دەسەڵات فەرزی کردووە. دەڕاستیە ئێمە بەهۆی داگیرکردنی کوردستانەوە دابشکردنی کوردستانیشەکە لە هۆکارەکانی کە دوو ئەلفوبێ جیاوازمانەیە، زمان زاراوەی با بڵێن کرمانجی خوارو لەگەڵ کرمانجی باکوور جیاوازیەکیان هەیە، بەڵام هۆکاری داگیرکردنی کوردستانەوە. پاشان لە بەش ڕێباسی باشوور بکەین، دیارە هەڵی خۆمانی زۆر تایە هەڵمان نەیەوە بۆی زمانێکی ستانداردمانە بێ. کێشەکەشەوەیە ڕەنگە هەر یەکەمان لای خۆمانەوە خۆمان بەڕاست بزانین جۆ ناگرین، ینی گفتوگۆکردن لەسەرەوەی بگەینە شوێنێک مەسەڵەن ئینسان نەتوانێت بگاتە ناوەڕاست، خەتی ناوەڕاست مەرج نییە بێچوونەکەی من سەرکەوتوو بێ. کۆمەڵە ساڵی زۆر لەمە پێش لە سوێد سەرەتایی 91-92 یەکی لەو کتێبانەی کە نووسین پێشەوەی بینووسم دیارە کتێبانەی کە بۆ فێربوونی زمانی کوردی بوو دەستگای قوتابخانەکانی سوید بەرپرسیار بوون لە وەکو پرۆژەکەیان و بڵاوکردنەوەشە بز لە سەرەتاوە تیمێکیان دروست کرد لە کۆمەڵە لە کوردانی سوید. یعنی چەندین کۆبوونەوەمان کرد بۆی بگەینە
دەرئەنجامێک کە یەک شێوازی نووسینمانە بێ ڕێنووسمانە بێ بەڵام کێشەکان هەر ئەڕۆژ بۆ سیاست کێشەکان هەر ئەڕۆی بۆ ئەلفوبێی لاتینی ئەلفوبێی عەرەبی تا لە کۆتاییە ئەوان ماندوو بوون وتیان سروە تۆ خۆ دەتوانیت بەتەنیا ئەم کارە بکەی واز لەو بگفتوگۆیە بێنین وتم بەڵێ ئیکەم یعنی بن بەتەنیاکردن لەبەر نەگەشتینە ئەنجام کێشەکەمان ئەوەیە کە دائەنیشین کۆمەڵێکی خەڵکی بەتوانە ناگەینە دەرئەنجامێ گرنگە من بە کۆمەڵشتی خۆم بێمە خوارێ بەرامبەرەکەم لە کۆمەڵشتی خۆی بێتە خوارێ و لە ناوە ڕاستایەک بگرین ئەم شێوازی ئیشکردنە لە سوید هۆکاری پێشکەوتنی وڵاتی سویدە 200 ساڵە لە سوید شەڕیتیانە بووە بە بەردەوام وڵاتیان دروست کردووە لە هەموو بوارێکەوە خەڵک توندتیژی نابین لە قسەکردنا لە ناڵە دایک و باوکیان بە مناڵەکەی ئەڵێ ئەگەر مناڵە لی دای لێی نەبیتەوە بڕۆ بە دادەکە و بڵێ لە کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەڵێ ئەگەر مناڵە لی دای بڕۆ لێی بەرەوە ئەمە جیاوازێکەیە تۆڵە و توندتیژی ناهێڵە کۆمەلگا بەرەو پێشەوە بڕۆ ئەبی ئێمە خۆمان لەو بینە دەرەوە لەسەر دروستکردنی هەوێی نیشتیمانی بەڕاستی وایە ینی مەسلەی هەوێی نیشتیمانی زۆر گرنگە ینی شتێکە کاوزەم هەموو کەسێ ئاشکرایە پێویستی بە وتینیش نییە باسی جوولەکەم کرد بەڕاستی نانە زمان یەکێکە لە بنەماکانی دروستبوونی ئیسرائیل دەوڵەتی دیموکراتی گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەنها وڵاتی دیموکراتیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەرباری هەموو شتێکە باسی لێکرێوانە بەڵام زمانی عیبری بووە یەکێ لە بنەماکان بە عەرەبکردن ئەوە لەگەڵتانە هیچ هینەکەم نییە بە عەرەبکردنی کوردستان بەڕاستی لە دوای ڕوخانی سەدامەوە بە خێرایی ڕووناکی لە نەک لە گوندولادەکانمانە لە سلێمانی هەولێریش دوهۆک و زاخۆ بە ڕێگاوە هیچ کێشەم نییە لە ڕۆژهەڵات ڕاستە ئەو سەرنجێکی زۆر جوان بوو لە ڕۆژهەڵات باسی حەفتاکان لە حەفتاکانە کە من قوتابی سەرەتای حەفتاکان قوتابی ناوەندی بووم ساڵێک بە ئەوەندە بیرم بێ هەوڵ درا زمانی خوێندن بکرێتەوە بە زمانی عەرەبی من ئەو نەوبەختەوەرە بووم کە هەر بە زمانی کوردی تا ئامادەشم تەواو کردووە بەڵام لە فترەیەکە خەریب بوو بکرێ بە عەرەبی قوتا هەموومان خۆپیشاندانمان کرد یعنی خۆپیشاندانمان کرد زۆر لە هاوڕێیانم لێستا لێرەن یعنی چینە سەر جادەکان لەبەر دەرکی سەرا لە قەسرەکەی ویری عەلی ئەچوونە سەری هاوارمان لەبێ قسەمان کرد ڕێگەمانە گر زمانی نەمانەویست زمانی خوێندن ببێتەوە بە زمانی عەرەبی یعنی هەستی نیشتیمان پەروەردەتی لە ڕۆژهەڵات کە زۆر بەهێزە لەبەرەوەی هیچ دەرفەتێک نییە بۆ ئەوەی تۆ زمانی کوردی و گەشە بکە هەموو ئەو هەوڵانی کە لەوێ درێ دیارە ئەوەندەی کە من ئاگادارم لەوانەیە هەڵە بم ئەوەندەی کە دەم ئەو هەموو هەوڵانی کە درێ لە پێناوی گەشەکردنی زمانی کوردی و بەزندی و ڕاگرتنی زمانی کوردی هوشیاری دایک و باوکان بەڕاستی خۆم باسم کرد خێزان زۆر گرنگە هوشیاری دایک و باوکان وای کردووە کە مناڵەکانیان لە دوای خوێندن دەدەین بۆ کۆرسی زمانی کوردی ئەمە هۆکارێکی زۆر گرنگە کە لە ڕۆژهەڵات هەستێکی نیشتیمان پەروەردەتی زۆر هەیە بە قەڵەم ئەیانەوێ شۆڕش بکەن ئەوە زۆر گرنگە بە قەڵەم شۆڕش بکەن زاراوانە زاراوەی بەداخە ناتوانین دوو زارا بە دوو زاراوی جیاواز بخێنین لە یەک وڵاتە ئەبێ زاراوەیە ئەبێ زمانێکی ستانداردمان هەبێ بەڵام قسەکردن بە چەندین زاراوەمان هەبێ خۆکەی کێشەی زۆر دەوڵەمەندی زمانە دەستە خۆش بێ کاکجیهات زۆر سوپاس